گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لەم کاتژمێرە و کاتژمێری داهاتووش لە خزمەتتان داین بۆ قسەکردن لەسەر دوایین پێشاتەکانی شەڕ خوێندنەوە بۆ مەرجەکانی ئێران و ئەمریکا لەبارەی گفتوگۆ جەنگەکە بەکوێ دەگات هەروەها لێکەوتەی ئەم جەنگە لەسەر خۆرەڵاتی ناوەڕاست لەسەر کورد لەسەر هەرێمی کوردستان و عێراق بۆ مەبەستش میوانداری کۆمەڵێک کەسمان کردووە هەریەک لە بەڕێزان دکتۆر دارا محەممەد ئەمین لە ستۆدیۆ هەروە لە هەولێرەوە مامۆستا مەسعود عەبدول خالق لە لەندنیشەوە دکتۆر ئیبراهیم محەممەد لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونی هەر سێلاتان دەکەین کاکتۆر بەخێر بن ئەگەر خوێنەوەی بەڕێز بزانم سەبارەت بەو گفتوگۆی کێسە باز دەکرێت ئەو مۆڵەتەی کە ترامپ داینە و 5 ڕۆژێک بەو گفتوگۆ سپەی شەو کۆتایی دێ ڕۆژێنی شەوەکەی کۆتایی دێ پێ دوایە تاو کاتە سەرەدایەک دەستکەوێت لەبارەی گفتوگۆکان چونکە ئێستا باسی 15 خاڵی گفتوگۆی بڵێن مەرجی ئەمریکا دەکرێت باسی 5 خاڵی ئێران دەکرێت نزیکن لە یەکەوە یاخود دوور بەنای خۆی بەخشندە میهرەبان سڵاو ڕێز لە بینەرانی بەڕێز لە بەڕێستان لە میوانە بەڕێزەکان جەنابی کاک مەسعود عەبدول خالق و دکتۆر ئیبراهیم سوپاس دەکەم ئارازمان هەیە ویان لە ڕاستیدا هەر وەکو پێشتر باسمان کرد جەنگەکە زۆرتر بەرە و گفتوگۆ و دانووسان و وەستاندن دەڕوا هەرچەندە بۆ سەرکەوتنی گفتوگۆکان لە جەنگە پێویستی بە فشاری گەورەترە هەر لایەنێک لە پێش دەستپێکی گفتوگۆکان لایەنەکانی جەنگ بە درێژایی مێژوو ئەوەکو تاکتیکێکیشە پێوا بێ بەهێزترین هێزی خۆیان دەردەخەن بۆ ئەوەی بەرامبەر ناچارکەن لە گفتوگۆکانە کە پێڵێن دانووسان یانێ بێ لە هەندێک شتا ببەخشی و هەندێکیش بسەنی سەرکەوتوو بن ئەمریکیەکان 10,000 ئامانجیان لە ئێرانە پێکاوە وێستاش هەڕەشی زیاترەکەن هێزی زۆرتریشیان هێناوە باز لە دابەزینی هێزی وشکانیەکەن لە دورگەکانی خارک و لە تۆمبی سوغرا کوبرا بۆ موسا لەمانە لە هەندێک شوێنی تر نزیک کەناری دەریا ئەمە هەموو ئەوانە و ئەو هەڕەشانەی تریش کە ئێستا بە جددیش هەیە بە بۆچوونی من هەمویان فشارێکن بۆ ئەوەی بۆ دانووسان و ڕێکەوتن بۆی ئێران بێتە پێشەوە و دانووسان بکە و بڵێ ئەگەر دانووسان نەکا ئێمە هەڵمەتی گەورەترەکەین دانووسانەکانی گومانی تیانی 5 ڕۆژەکە تەواو بێ وەڵام هیچ ڕوونادا بە بۆچوونی من یەکەم ترامپ جێبەجێ و وزەی ئێران بە ئامانج بە بۆچوونی من نەخێر لەبەرەوەی کە یەکەم ئەمریکا مەبەستێتی ئەم ڕێکەوتنە بکرێ جارێک تریش هێڵێنەوە یعنی زۆر بەڕوونی فشارێکی زۆر گەورە هەیە لە ناوخۆی ئەمریکا 4 ڕاپرسی جیاواز لە 4 سنتەری گەورە هەر هەمویان زۆرینەی خەڵک داوای ئەو جەنگاکە لە باشترین حاڵەتە لە 120 خەڵکی ئەمریکا پشگیری جەنگەکەکە معلومیشە کە جەنگەکە پشێوەڵۆزیەکی نێودەوڵەتی لێکەوتوتەوە ئێران توانی جەنگەکە تەدویل بکە وای لێ بکا ببێتە جەنگێکی نێودەوڵەتی بە تایبەتی بە داخستنی گەروی هورمز و لێدان لە وڵاتانەی تر تا بەرمیلی نەوەەوە تا لە هەموو حاڵەتێکە کە ئەمڕۆ 1-2 ڕۆژە کەمێک دەتوانێت لە ڕێگاش کراوەتەوە لەسەر و 106 دۆلارەوەیە ئەمە ئەمریکای وا لێ کردووە کە ناشێوێ هێزی وشکانی بەرێ و پەلاماری ئێران بە و تەنانەت وەکو سەرچاوە هەواڵەکان دەڵێن ئەمریکا رازینەوە کە خۆپیشاندان بکرێت بۆ ڕوخانی ڕژێمیش لە ئێرانە ئەمە لەو لاوە لەلایەکی تریشەوە ئێران 5 ڕۆژی داناوەگەر گەروی هورمز نکاتەوە ئێران گەروی هورمزی کردێتەوە بەڕووی دۆستەکانیە دەتوانین بڵێن بەگشتی دەڵێ ڕێگا دەنجگە لەوانەی کە بەشدار بوون لە شەڕەکە کەواتە بەشێک لە داواکاریەکانی جێبەجێ کردو قسەکانی ترامپیش بەوەی کاڵی ئێران بە گەرمی ئامادەی گفتوگۆیە و ئێران هەدیەی پێشکەشکردین هەدیەکەی بریتە لەوێ ڕێگای داوە 8 کەشتی بڕوا و ئێمە نایوایە بڵێ ئەڵێک ئەوە تا ئێران بە قسەی کردین و ترامپ بۆ شتانە قسەی خۆیەکە ینی زۆر گوێ لێ نییە درۆشتیش زۆر ئاساییە لای وەکو لای هەموو خەڵقی ئەمریکا و لای بەرپرسان و لای چاودێرانی ژڕوونە ترامپ بەم بێوارەیە وت ئێران زۆر تامەزرۆیەوە دانووسان و بە جددیەتی و دانووسان کاری باشن و هەموو ئەمانە مانای وایە درێژەکرێتەوە جگەلەوەیش کە
هەر ترامپ باسی کرد و ئاشکرایشە کە پاکستان لە بینایە و ئەمریکا نوێنەرەکانی خۆی بۆ دانووسان و گفتوگۆ دیاری کردووە و گفتوگۆکان پێدەچێت ئەمڕۆندێک کۆبنەوەی گرنگ هەبوو لە ئەمریکاش لەوە چێ لە ڕۆژی شەمەوە گفتوگۆکان دەست پێ بکە ئیتر گفتوگۆ دانووسانەکانی بەرەو کوێ دەڕوە ئایا شەڕوەستانێکی کاتیە بێ یان درێژخایەنە بێ ئەگەنە ڕێککەوتن یان ناگەن ئەمە هەموو ئەگەرەکان لە پێشن بەڵام بەگشتی دانووسان و گفتوگۆکان بە تاکید دەکرێن بەڵام تا چەند سەرکەوتووە بن ئەو بابەتێکترە دێمە خسمەت لەسەر مەرجەکانی دوای باسەکەن هەردوو لا مەرجیان هەیە مەرجی قورسیشن دەچینە هەولێر ئەگەر مامۆستا مەسعود حاضر بێ مامۆستا سوپاسی ئامادەبوونت دەکەین ئەگەر سەرنجی بەڕێز بزانی لەبارەی ئەو مۆڵەتانەی کە دانرابوون یاخود بڵین بۆ یەکلاکردنەوەی جەنگەکە سەرەتا باسی 4 ڕۆژ دەکرا ئەمڕۆ ترامپ وتی لە ماوەی 4 هەفتە کە ئێمە ئێستا لە هەفتەی 4م تا 6 هەفتە ئەم جەنگە کۆتایی پێبێ خوێنەوەی بەڕێز بۆ دیراسەی ئەنی جەنگەکە کە لە ئەو ماوەی کە دانرابوو کە پشتی بەسبوو بە راپۆرتی هەواڵگیری بۆ خۆی جێبەجێ نەکرا بەنای خۆی گەورە و میرەبان وەڵا دەستان خۆشبی لە بۆ ئەو بەرنامانە و کە خەڵکی عاقڵمەند دەینە پێش ئەمنەوە چەند جارەجێ لە میوانە بەڕێزەکەت دەگرێم ئەو نوع خەڵکە زۆر گرنگە لە بۆ سەر ئەو شاشەی کە ڕای گشتی لە کوردستان دروست بکە بەرچاوی خەڵکی ڕوون بی چکە خەڵکی کوردستان زۆر خراپ دابەش بووە جاروەیە قسە لەسەر بابەتێک دەکا ڕێک پێچەوانەی ڕاستی هەم پێچەوانەی بەرژەوەندی میلەتی کوردیشە یعنی ئەگەر ئێستا تەماشا بکەین نزیکەی 15 ساڵ دەبی دەسەڵاتی خۆمان یان قیادەی کوردی بەشێک لە قیادەی کوردی ئیش لە بۆ ڕۆژەکی وەکو ئەوڕۆ دەکا بەڵام کاتێک کە ڕووداوەکانی سووریای بینی پشێمان بۆ زانی ئیشێکی زۆر غەڵەتە زۆر خراپە زۆرە 15 ساڵ ینی ئەوە هۆکارەکەی ئەوەیە ڕەوشەنبیران پەرتەوازن ئەگەر هەموو بەیەک ڕنگ قسە بکەن ڕەنگە سەرکردایەتی کورد بەو شێوازەی هەڵە ناکە هەر هەڵەیەکی نەکردیا تقریبا 30 ساڵی ڕابردوو 33 ساڵی ڕابردوو تاریخی هەڵەی سەرکردە گەورەکانە هەڵەی استراتیجی دەنا دەرگای زۆر گەورە کرابوو لەبەرەوەی ئەمێن زۆر دەستخۆشیتان لێ دەکەم کە خەڵکی عاقڵمەند بینە سەر ئەو شاشەی بتوانی ڕووناچیەک ڕێیەک نورێک بەو خەڵکەی پیشان بدا کە بەرژەوەندی چیە ئەوجارە حەق چیە یعنی لای لە خۆڕە لای زاڵم نەگری لای دژمنەکانی خۆی نەگری لە بە ئەوەندێ زۆر دەستخۆشیان لێ دەکەن وارەی وەڵامی پرسیارەکەی جەنابیشت ڕاستی ترامپ لەو کاتێک کە هاتە سەر دەسەڵات زۆر گوێ بە وەکوبرەی دەستور و عاقڵمەند و یان think tank و ناوەندی توێژینەوە ئەوانە نادا تەماشاکە ئێستا موسساتی دەولی هەمووی پەراوێز خرايە خۆ ساڵی 1946 بوو ئەگە غەڵەت نەبم هەینە عوسبەت الئومەم هەبوو ئیتالیا ئەو هەرجەی نەدا قانونی دووەلی حەبەشەی داگیر کرد و شتێک نەماوە لە بۆ عوسبەت الئومەم ئیتر جەنجی جیهانی دووەمی لێ هاتەکایەوە یعنی ئێستا هەمان شتە شتێک نەمایە لە بۆ ئومەم متحیدە و ناتۆ و ئەی پێی دەگوترێن میساقی ئومەم متحیدە و ئەوانە و حتا لە ناوە خۆش زۆر پرس و ڕای نییە تۆ گەر ئەوڕۆ دیارە متابعی گفتوگویەکانی ترامپتان کرد یعنی خەڵکەچی لە دەورەیە یعنی لە شێوەی قیادەکانی خۆمان هەر ئەشەد و بیللا و چەپڵە لێدان و ئیشی هەر میلەتە چیش ئەگە بۆ چەپڵە لێدان خراپ بە هەڵدا دەچی لەبەر هەندێ ئەو تەقدیرات و تەخمیناتانەی ترامپ و جەماعەتەکەی زۆر خراپ بە هەڵەدا دەچی لە زۆر جارەوە چەند جارە دەبین ترامپ زۆر خراپ بە هەڵەدا دەچی و ڕۆژانش کە قسە و گفتوگۆ دەکا ڕاستی قسە و گفتوگۆیەکانی هەمووی ناکۆکە لەگە یەکتر و هیچ کەس نییە هەست بەوەی نەکە لە جیهاندا لەبەر هەندێ لە سەرەتادا ڕەنگە لە بۆ ئەو شەڕەی 4 ڕۆژ تا 6 ڕۆژی دیاری کردبوو ئەوە ئیسرائیل ڕاستی ئاشکرای کرد بەڵام دوایە گۆڕیان لە بۆ 4 هەفتە لە بۆ 6 هەفتە پێناچی بەوەندەش حەسم ببی یەکلا بتەوە کەواتە ئەمە لە کۆی گشتی ئەوەی تێدەگەین میلەتی خۆمان لەوەی تێبگا کە وا تێدەگا ئیشی ئیسرائیل و ئەمریکا و ڕۆژئاوا هەندە دەقیق و ورد و بە حیسابە و جاروێ خەڵک مەدح و وەسفەچی ئەوانە دەکا کە ئەنەهو دەرێ هەموو شتێک بە بەرنامەیە دەرەی ئاگاداری
ورد و درشتی ئەو گردردونەن ئەوجا ئیشکارەکانەکە نا ئەو ئیشانەوانیا ئێستا ترامپ چەند ڕۆژەکە وازح دیارە ماندوو بووە لەو شەڕی زۆری حەز لێیە کۆتایی پێبێ کۆتایی پێهاتنە بچۆن بەڵام خیتابەکی باشی دەستکەوێ ناو لە خۆبنێ سەرکەوتوو زۆر لە دوای ئەو خیتابەی دەگەڕێ دەستخۆش بەڵاو پرسیارە نە پرسیاری گرنگن کە دەیکەی دەستان خۆش بێ باشە دێمەوە خزمەت مامەسا دواتر لەسەر سیاسەتی ترامپ و نەتەنیاهوش جیاوازەکانی کاریگەری ئەمشە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست قسە دەکەین دەچینە لەندەن دکتۆری برایم جەنابیشت بەخێر بێ سوپاسی ئامادەبوون دەکەین دەمانەوەی سەرنجی بەڕێژی بزانین لەسەر ئەو جەنگە بەکوێ دەگا لەم جەنگە بڵین ئیسرائیل و ئەمریکا بەتەنیان وڵاتانی ئەوروپا بەریتانیا ناتن بەدەمیەوە ترامپ ئەمڕۆژ گاڵتەی بە بەریتانیا و بە ناتۆ و وڵاتانی بڵین ئەوروپا دەکا جەنگەکە دیارە بەکوێ دەگایە فشارێکی لەلایەن وڵاتانی ئەوروپا و بەریتانیا بۆی کە ئەم جەنگە زوو کۆتایی پێبێت یاخود فشارەکان کاریگریانە سەر ترامپ دەبێت بەناوی خۆی بەخشندەی میرەبان زۆر سپاس بۆ بەڕێزەکە حەکیم بۆ مامۆستا دارا و هەرە بۆ مامۆستا مەسعود عەبدولخالق خوشحاڵم و بۆ بینەرانی ئێوەش ئەلبەتە بابەتی ئەم جەنگە تا ئێستا کە گەشتەوەی کە ئێستا باز لە گفتوگۆ دانوستان دەکری ئەم بۆ خۆی گۆڕینی جۆرێک لە استراتیژیەتی ترامپە چونکە ترامپ لە هەفتەی یەکەم داوتی ئێمە براوە بووین بە تایبەتی لەو کاتێک کە کێستامەر سەرۆکوەزیرانی بەریتانیا وتی ئێوە ئێمە کەشتێکی جەنگی دەنێرین بۆ خۆڕڵاتی ناوەڕاست ترامپ وەڵامی داوتی نا پێویستمان پێینە چونکە ئێمە جەنگەکان بردووەتەوە بەڵام ئەوە بۆ چوارەمین هەفتەی جەنگ بەردەوامە بەڵام ئێستا چوونەتە قۆناغی دانوستان کە کاتێک تۆ دانوستانەکە لەگەڵ هێزێکی بەرامبەر کە ڕادگەیاند بوو کە دەبێ بڕوخێت نەبێنێ خەڵکەکەی ڕاپەڕن و توانە ساڕوکەکانیمان لە ناو بردووە توانە ئەتۆمیەکانی بەرنامە ئەتۆمیەکەمان لە ناو بردووە سەرکردەکانمان کردووە بە ئامانج و دەبێت بەبێ مەرج تەسلیم ببن و ئاڵای سپی هەڵکەن بەڵام ئێستا گفتوگۆ دەکەی 15 خاڵت بۆ ناردووە ئەوانیش بە 5 خاڵ وەڵامیان داوەتەوە ئەلبەتە لەو 15 خاڵە 3 خاڵیشی یا 4 خاڵیشی تایبەتە بۆی کەوا ئێران چی بەدەستێنێت کە بەتە نزیکەی 12 خاڵ یا 11 خاڵی پێوەستە بە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاوە بۆیە ئەمە خۆی لە خۆیدا واتایەوە دەگەینە کە تۆ تعامل لەگەڵ هێزێکدا دەکەی کە بەغێر و باشت پێی دەڵێت تۆ دەمێنیتەوە ڕەسە دەسەڵات و بەردەوامیت هەیە بەڵام بۆ شێوازەی کە ئێوە بڕۆینە ناو گفتوگۆوە بۆ 15 خاڵە ئەلبەتە کە 15 خاڵ و یا 11 خاڵیان پێش خاڵەکە ئێرانیش کە وەڵامی داوەتەوە بەغێر و باشیر ئەمە لەسەر مێژی گفتوگۆ قابلی ڕەد و بەدەلە قابلی گۆڕانکاریە قابلی ئەوەیە کە بە ئاوت کەمێکی جیاواز ینی بەرەنجامێکی جیاواز بێنە دەرەوە کەوالەوە 15 خاڵە کە چۆتە ناو سەر مێژی گفتوگۆکان و گفتوگۆی لەسەر دەکەن ئەلبەتە من حەزەکەم لێرە ئەوە بیر بێنمەوە کە لە جەنگی جیهانی یەکەمدا لە ساڵی 1970 وودرو ویلسۆن چواردە مەبدەئیدانە بۆ کۆتاییهێنانی جەنگ و کاتێک ئەم چواردە بەندەی دانایە ئەو چواردە بنەمایی دانایە ئەو چواردە خاڵی دانایە ئێستاش ترامپ 15 خاڵی دیاری کردو بۆ کۆتاییهێنانی جەنگی ئێران بەڵام چواردە خاڵەکەی وودرو ویلسۆن بەڕاستی لە ئەرزی واقعدا زۆربەی شکستی هێنا بە تایبەتی یەکێ لە بەندەکانی پەیوەند بە مافی چاری خۆنووسینی گەلان و یەکێ لەو گەلانشی کە هەر لە جەنگی جیهانی دووەمدا دوای جەنگی جیهانی دووەم 4 پارچە کرا و مەسیری تاکو ئێستاش نادیارە دوای 107 ساڵ بریتیە لە کورد بۆیە پێم وایە ئەو 15 خاڵی ترامپ کە دێتە سەر مێژی گفتوگۆ شرد نییە بە هەمان ئەو مەرجانە یا بە هەمان ئەو ڕۆحیەتەی کە ترامپ داوای دەکا بەرەنجامەکەی بێتە بوون ئەمە خاڵێکی تر سەبارەت بە دەوڵەتانی ئەوروپا ئەلبەتە ئەم جەنگە پەیوەندی نێوان وڵاتانی زلهێز بە تایبەتی وڵاتانی ئەوروپای هاوپەیمانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ ئەمریکا گۆڕیوە بە تایبەتی ناتۆ و ئەمە یەکەم جاری نییە ترامپ ئەمڕۆ لە کۆبوونەی کابینەکەی ڕایگەیان کەوا گاڵتەی بە سەرۆکوەزیرانی بەریتانیا گاڵتەی بە ناتۆ و جۆرێک لە هەڕەشە ئامێزیشی پێوە دیار بوو کە ها لە بیرم ناچی ها با بۆتان بمێنێ ئەوەی پێوە دیار چونکە لە بیرمان نەچێ ناتۆ لە 160 یا 63 قورسایەکە لەسەر شانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکای و ئەمریکا زۆر جار داوای لە ئەندامای ناتۆ کردو کە بۆچی ئەوان واتە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەبێت لە دەوڵەتانی ئەوروپی زیاتر پارەداری ناتۆ بکەن و هەر ئەمڕۆژ ڕایگەیان کە ئەو لە 102 بڵێن دەوڵەتانی ئەوروپی لە 102 بڵێن بودجەی گشتی وڵاتەکەیان داهاتی نەتەوەی وڵاتەکان تەرخان کردبوو بۆ لایەنی سەربازی ئەبێ بەرزی کەنەوە کردامە 5
ئەنی باسی ئەوەیشی کرد بۆیە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیوەندیەکانی لەگەڵ هاوپەیمانە کۆنەکانی لاواز بووە نەک نەیماوە بەو ئاراستەیەی کە دوای ئەم جەنگە پێم وایە سیاغەی دابشتنەوەی پەیوەندیەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ دەوڵەتانی هاوپەیمانی خۆی لە ئەوروپا ئەواتە قۆناغێکی تر قۆناغێک کە چۆن جەنگی ئۆکراینیا پەیوەندیەکانی دەوڵەتانی ئەوروپای گۆڕی لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و بە هاتنی ترامپ زیاتر ڕەنگیدایەوە بە هەمان شێواز لەم جەنگەدا دوای ئەم جەنگە پەیوەندی نێوان دەوڵەتانی زلهێز دەوڵەتانی هاوپەیمانی ڕۆژئاوا دەوڵەتانی ئەوروپی بە تایبەتی فەڕەنسا و بەریتانیا و ئەڵمانیا لەگەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەستە قۆناغێکی ترەوە چونکە ترامپ چەندین جار ئەمەی ڕاگەیاندووە کە ئەو لەبیری ناچێت کە ئەم جۆر لە پەیوەندیکردنە هەتا گاڵتە بە سەرۆکوەزیرانی بەریتانیا و هەروەها بە ئەوان تریش دەکات کە ئەوان نەیانتوانی وەکو ئەو داوای کردووە بڕۆنە ناو جەنگە چونکە ئەوروپیەکان ئەم خاڵە حەزەکەم بە کۆتا خەڵ بێت لەو بابەتە ئەوروپیەکان ئەزمموی ئۆکرانیان لەبیر ناکەن لەگەڵ رووسیا چونکە لەگەڵ رووسیا لەگەڵ ئۆکرانیا هاوپەیمان بوون وڵە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا پشتگیری کردن بۆ یەکەوە فشاری ئابووری فشاری سەربازی پێدانی چەک و جبەخانەیەکی زۆر بە ئۆکرانیەکان دژی رووسیا جەنگان بەڵام کە کاتێک ترامپ هات ڕێکەوتنی ویستی ڕێکەوتن کا ڕێکەوتنەکەشی خەریک بۆ بڕاتیبواری جێبەجێکردنەوە بەڵام وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دروستتر بڵێن ترامپ هیچ حسابێکی بۆ دەوڵەتانی ئەوروپی نەکرد بۆیە کە کاتێک وڵاتی ئەوروپیەکان زانیان کەەوە ترامپ لەگەڵ پۆتینا ڕێک دەکەوێت و هیچ شتێک بۆ ئەمان نەماوەت و ئێمان کێ سوڕحیان بکە واتە ئەگەر هاتوو ترامپ خۆی بە تەنها بچووە ناو دانوستانەوە خۆی پێ دەڵێت من کەسێکی مامەڵەکارم کە مامەڵە دەکەم بۆ ئاشتی ئەی دەوڵەتانی ئەوروپا ئەو باجانە یا ئەو سزانێک کە ئەو ئەوروپیەکان خستوانەتە سەر رووسیا ئەی چی لێ دی ئەمە بۆیە ئەمان هاتن هاوپەیمانەتێکیان لە دەرەوەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دروست کرد بۆ پشتگیریکردنی ئۆکراینە بۆیە من پێم وایە لە دوای ئەم جەنگەوە ئەوروپیەکان زیاتر ئەم پەیوەندیانیان بەهێز دەکەن و ئێستا دەنگێکی بەهێز ناو بەریتانیا هەیە بۆ ئەوی کەوا بەریتانیا دووبارە بچێتەوە ناو یەکێتی ئەوروپا بەڵێ دێمەوە خزمەت کاکتۆر ئیبراهیم کاکتۆر دارە سەبارەت بە مەرجەکان قورس نین ئەوەی کە دەبینن ترامپ داوەکە ئێران کۆتایی بە بەرنامەی موشەکی بێنێ کۆتایی بە ئەتۆمێکە بێنێ ئەتۆمی بڵین یۆرانیوم پتێنرا و ڕادەست بکە وێزگەکەی ئەتۆمیکانی لە کار بخات دەستبەرداری گروپە چەکدارەکان بێت گەر و هورموز بکاتەوە وەکو ڕێدەوەیەکی بازرگانی ئازاد قورس نیە مەرجەکان و ئێرانش کە داوای قەرەبوو دەکات داوا دەکات جەنگ دووبارە نەبێتەوە داوا دەکات سەروەری هەبێ بەسەر گەروی هورموز من مەرجەکانی هەردوو لام بینی زۆر ئاساییە تۆ لە جەنگێکی وا وێرانکەرە دوای هەر لایەک بێوێ هەموو مەرجەکانی خۆی بڵێ بۆ ئیلانی کەم گفتوگۆیە و دانوسانە بەشێکیان بەدەست بێنێ پێگومانم لەوەی ئەوەی کە ئەمریکا داوای کردەوە 15 خاڵە بەشێکیان جێبەجێ ناکرێن و ئەگەر ئێران هەمویان جێبەجێکامان ناوایە ئێران تەسلیم بووە و ئێران ئەم شەڕە بۆیە کە بۆ معلوماتە لەگەر ئێرانەوانە قبولکە هەر لە جێگای خۆی دەوڵەتێکە ڕوخێ و کۆتایی پێدێ مەرجانە قبولکە دەڕوخێ بەڵێ بێگومانم لەوەی کە ئەگەرەوە مەرجانە هەمووی قبولکە کە ئەڕوخێ چەند قبولی ناکە گومانی تیان نییە تو ئێران پێکاتەی دەوڵەتەکە و دروستبوونی ئەم دەوڵەتە و ئەو ئایدۆلۆژیای ئەم دەوڵەتەی دروست کردووە لە ساڵی 50 ساڵە تا ئێستا 47 ساڵە ببوورە هەر هەمووی بەگشتی پێچەوانەی ئەم خاڵانەیە گەربێت و تەسلیم ببێ بەشێکی زۆران هەندێک شانەکرێ وەکو چۆن داواکانی ئێرانیش کە جێ قبول نین بۆ نمونە ئێران داواکە هێرشانە بە یەکجاری بوەستێندرێ بە یەکجاری ئەنی مەبەستی چێ جارێکتر پەلاماری ئێران نەدەنەوە ئەکرێ ساوا بڕیار بدەن بەڵام ئەشکرە دوای 6 مانگی کە دەست پێ بکاتەوە ئەوە تەبیعەتی سرعاتی نێودەوڵەتی لەو بابەتە هەر هەیە بەنسبەت گەروی هورمزەوە دەکرێت ڕێکەوتن لەسەری بکرێ خۆ بەس ئێران داوا دەکات دانی پێدا بنێت لەمە دووە سەروەری ئەو وەکو وڵاتانی تر پارە وەربگرێ وەکوونەوەکەندی کاک شتێکی باس کرد لە ڕاستیە ئەم دیاردەی ترامپە کە هاتە سەر حکم و ئەوەی کە ئێستا ئیدارەی جیهانی پێکە سیستمێکی نوێی جیهانی دروست بوو لە دوای جەنگی جیهانی دووەمەوە کۆمەڵێک ڕێکخراوی نێودەوڵەتی لە نەتەوە گرتوەکان و سەر بە نەتەوە گرتوەکان دروست بوون کۆمەڵێک ڕێککەوتنامەی نێودەوڵەتی کرا بۆ پاراستنی ئاشتی و ئاسایشی جیهان بۆ ڕێخستنی پەیوەندیەکانی نێوان وڵاتان
کۆمەڵێک ڕێکوتنامەی نێودەوڵەتی زۆری جۆرا و جۆر کراوە بەس ئەم ظاهرەی ترامپ ئەم دیاردەیە هاتووە هەموو ئەمانە خەریکە هەڵەوشێنێتەوە هەموو ئەم ڕێکخراوانە لەبارە بە خەریکە شتێک نایەڵێ بە ناوی پەیوەندی نێودەوڵەتی و ڕێککەوتنامەی نێودەوڵەتی و مافی مرۆڤ و هەموو ئەم بنەمایانەی کە کۆمەلگانویەکەی لەسەر دروست بوو خۆریکێکە لەوانش کە زۆرێک لە وڵاتانی دنیا دژن باڵوێستەکانی ئەمریکا لە پێش هەمویانە ئەوروپا لە بەرەوەی ئەمریکا ئەوێ هەموو ئەم ڕێکخراوە ناڵۆشێنێتەوە پشگیریشیان نەکە مەبەستەکەم لێرە ئەمەیە کە بۆ نمونەیەکێک لەوانە ڕێککەوتنامەیەکی نێودەوڵەتی هەیە بۆ لەسەر ئاوە نێودەوڵەتیەکان ئەو ڕێڕەوێکی گشتیە هەموو وڵاتێک دەتوانێت پیا بڕوە دوای ئەم جەنگە کە ئەمریکایەوێ سەیتەرە بکا بە سەرگەروی هورمزە ئێران ئەڵێ من نزیکترم من لە پێشترم بە درێژایی مێژوو فارس حکمی کردووە لەمە دوای ئەمەش باج و سەرانە وەرەگرین لە هەموو کەشتێک کارڕوە دوجار ترامپ لە جیاتیەوەی بڵێ ئەمە پێچەوانەی هەموو ڕێککەوتنە نێودەوڵەتیەکانە لەسەر ئەو بابەتە ئەڵێ با ئێمەش بەشمان هەبێ من وەکو ڕۆژە لەیان پرسیوتی من ئایەتوڵایە گەتوانین گەر و هورمز بەڕێوە بەرین ئەنی بەڕاستی ئەمریکا داوای نیسبەتێکەکە ئەنێگەر ئێران جارەوە دیارە تەبەن ئەگەر پلانی ترامپ ڕوخانی ڕژێم بێ نایە مەرجدانێ با ڕێککەوین هەردانانی مەرج و دانیشتن بۆ گفتوگۆ مانایە پلانی ڕوخانی نییە دوێگە پلانی ڕوخانی هەیە بۆ لە وەرە بابێکەوە گەروی هورمز بەڕێوە بەرین وەگەر ئەمە گەرە سەر بگرێ بێکەوە گەروی هورمز بەڕێوە برن نیسبەتێکی کەمیش بدا بە ترامپ پیاوێکی بزنسمانە و معلومە بۆ بزنسی شەکە و بەشێک لە بزنسەکەشی بۆ خۆیەتی و راپۆرت ئەمریکەکان بخوێنەوە زۆر بەوردی باسلەواکەن ئەو کاتەکە ئەمەوە نیە ئەوانە دەبێ وڵاتانی کەنداوی عەرەبیش بە پەیوەندیەکانی خۆیان ئاشنەوە دوای ئەم ڕێکەوتنەکە کرا لە نێوان ئەمریکا و ئێرانە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکا من پێم وایە بە جۆرێکی تر دەبێ چونکە بەڕاستی بیرمەند و نووسەرەکانی عەرەب زۆرێکیان لەگەڵ ئەوەن بە تایبەتی خلیجیەکان کە دەبێت پێداچوونەوە بکرێ و پەیوەندیەکانیان بە جۆرێککەدا دەڕێژنەوە کە بزانن باش ئەمریکا ئەگەر هاوپەیمانی ئەوانە و ئەمان پارەیاندا و بێگومان هاتوونە ناو جەنگەکەەوە بۆ ئەو سیستمەی بۆ ئیسرائیلی داناوە بۆ ئەوانی دانانێ بۆ ئەو پارێزگاری لە ئیسرائیلەکە لەمانی ناکە و بەردەوام پارەشیان لێسەنێ و دوجاری ئەمانە بوون بە قوربانی جەنگەکە دواتریش هاتووە پێشتر ئەمریکا بەڵێنی پێداون کەم پارانەی وەرگتووە لە عەربستانی سعودیش و لە ئیماراتیش کە ئێمە ئەم ڕژنەما ڕوخێنی لە ئێرانە ئێستا هاتووە دانوسانەکە دانوسانەکە ئێران زیندوو بێتەوە بۆ ئەوان زیندوە بێتەوە بۆی ئەوان داوای ئەوەکەن کە وڵاتانی کەنداویش بە پەیوەندیەکانی خۆیانە لەگەڵ ئێرانە بچنەوە دوایەوە چۆ کاتێک کە ئەمریکا بێ بڵێ من شەریکم لە گەروی هورمزە ینی ئەوانی لێ کاتە دەرەوە هەمویان ئاوتەکە ئەوانێکی کردە دەرەوە ئەمان لەم جەنگە هەر ماڵوێرانیان بۆ مایەوە کێشتایی تریش بەڕێوەیە چی سوودیان بینی ئەگەر بێلایەن بوون نایلانی کە مەرەک و سەڵتەنەی عومان بوون سەلامەتترە بوون بۆیە من پێم وایە ئەم مەرجانە بەشێکی زۆری جێبەجێ ناکرێ بەس بەشێکی ئەکرێ گفتوگۆ و دانوسانی لەسەر بکرێ و بەشێکی جێبەجێ بکرێ و تەبیعەتی هەموو مفاوزات و گفتوگۆیەکیش شتی لەو بابەتێکی دێمە و خزمەت مامۆستا مەسعود بێمە و خزمەت بەڕێزت ئەگەر کۆمنتێک هەبێت لەسەر ئەو مەرجانەی کە هەردوو لە هەیەتی وە سەبارەت بە ئێرانیش پێ وایە تەسلیم بێ بە مەرجانە وەکو دکتۆر داراژ هەماژی پێکرد ئەگەر باز لە بەرنامەی موشەکی لە درۆن لە پاڵپشتی گروپە چەکدارەکان بهێنێ لە ئەتۆم ئەو کاتە ئێرانێکی زۆر لاواز دەبێت پێرەچێ ئەوە ڕووبدات نام جێم لێ بوو لە قسەی کاک ئیبراهیمی هیچم جێلێنەوە بەڵام لای کاکدارای جێم لێ و تەواوە ئەگەر ئەوەندەی تەواوکەین حتا ترامپ کە پابەند نییە بە یاسای نێودەوڵەتی و دەستوری وڵات و ڕای گشتی وڵات و ئەوانە حتا پابەند نییە بە ئەو بەڵێن و ئەو تەعاهوداتانێک کە بەخۆشی دەیدا یعنی ئەو پازە خاڵی دایە بەڵام یەک هەفتەی کە باسی ئەو پازە خاڵی هەرناکە ینی زۆر جێلەوەی نییە حەز دەکا ینی تاڕادەیەک وەکوێ شەقامیە خەتابەکی دەستکەوی سەرکەوتو ناوی لێنە سەرکەوتو ینی ساگەر گوێ لێبی ئەوڕۆ ئێرانمان وێران کرد گەروی هورمزمان والێ کرد هیچ ینی هەمووی شتەکانی وایە لە دوایش باسی شتەکە پێچەوانەی ئەوەی دەبتەوە یعنی حتاوەی ئێرانیش کە پێشترێ ئێران لە بەرامبەر عێراق تقریبا ئەو مەرجانەی دانا کاتی شەڕی 8 ساڵە
و تاڕادەیەک لە ئومەم متحیدە و لە هەندێک نێودەوڵەتیش باز لەوەی کرا کە عێراق معتەدیە، یعنی عێراق بەڕاستی پەلاماری ئێرانیدا و کاتیش و ئەو جارەش ئەمریکا و ئیسرائیلەوە دووەمین جارە پەلاماری دەدەن. ئەگە بێ سەر میساقی ئومەم متحیدە و کۆمەڵە قەرارات هەیە لەسەر ئیعتیدا ئێران حەقی وەردەگری لەو بابەتەی. بەڵام دڵنیام ترامپ زۆر دوورە لەوەی ئەوەی جێبەجێ بکات تعویز بداتەوە و یان تەعاهوددا برێجارشکە ئەم پەلاماریەوەی نادەم لەبەرەی مەرجەکانی هەر لە دوورن. بەس ئەم نیشتەئیدی کاکدارەی دەکەم ئێران لەو دەوڵەتانە نییە تەنازولە بکە، بەس لە هەمان کاتیشدا وەزعی ئێران لە وەزعەکی زۆر خراپدایە. من جارت کەس باسم کرد بەیت زۆرێک ناتوانین، یعنی ئەوە مەسئولینی ئێران لە بۆ خۆیان دەرێن ئێمە سەرکەوتوین وە بڵام وڵاتیان زۆر خراپ و ئێران بووە و ئەو ئاسۆی لە پێش چایمە دیارە مەجای ئێران لە بۆ سەرکەوتن نییە، بەڵام مەجال لە بۆ تەسلیم نەبوون هەیە. یعنی ئەوان تەقریبان ئەو مەرحەلەیان تەجاوز کرد کە تەسلیم ببن، خۆ ڕێکخستنەوەیان دانانی مرشید پڕکردنەوەی بۆشاییەکان بەرگریەکانیان گەشەی بەرگریەکانیان لەوانە دەتوانین برین لەو مەرحەلەی دەرچوو ئەوەی دانرابوو کە تەسلیم بیان وەکو ڤێنزوێلایان ئەیانی ئەوانەی کە تەوەقوع دەکرا هەندێک لە ئەوانەی خۆشمان حتا لە کوردستانیش هەندێک تەوەقوعی دەکرا دوسێ ڕۆژ بخایەنی ڕاستی ئەوانە دەرنەچوو کەواتە لەبارەی ئەو مەرجانە ڕەنگە 500 جێبەجێ نەکری. باشە سەبارەت بە سیاسەتی ترامپ و نەتەنیاهۆ جیاوازە هەم بۆ ڕۆ سەربازیەکەی لە جەنگ لەگەڵ ئێران هەم بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیاوازیان هەیە؟ خۆی گرنگاوە تاڕادەک هەیە، ینی سە تورکیا کە کەمەک نیگەرانی هەیە نیگەرانی لە پرۆژەکانی ئەمریکانیە لە ئیسرائیل هەیە ڕاستەکەی چکە ئیسرائیل بە قووەت بۆ زۆر ینی ئەگە نەرین سەرکەوتووە ئەم مامۆستایە چاینی پێشنیارە جوانی گوتی با نەرین سەرکەوتووە برین زاڵ بووە با برین ئیسرائیل ئەگە زاڵ بووە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەزانم جێتان لێبوو عالمەکی دینی مصری باسیەوەی کردگوتی ئەگەر لەو شەڕی سەرکەوتوو بن ڕێک نەتەنیاهۆ دەبیتە خەلیفەی موسڵمانان. وەزیر خارجی رووسیاش قسەچ کرد شێوەیە گوتی ئەوەندی سەرکردە عەرەبەکان لە ترامپ دەترسێن ئەوەندە لە خوا و پێغەمبەر ناچێت، یعنی تقریبا ئەو قسانە تاڕاتێک ڕاستە ئەگەر بەنەوەعەتیش دەکرێ. بەڵام ترامپ ئەهدافی تاڕاتەیەک جیایە دەیەوێ لۆبی یەهودی لە خۆی ڕازی بکە و پاڵپشتەکەی ئیسرائیل بکە، بەڵام پرۆژەکەوی گەورەترە پرۆژەکەوی ڕووی لە سینە تاڕاتەیەک ڕووی لە شەڕی ئۆکرانیا و رووسایە پرسی ئیقتصادا هەست بە مەسئولیەتێک دەکا ئەمریکا کە ژمارەی دانیشتوان لە 8 ملیۆن تێپەڕیا وەکوورەی نیزامی سەرمایەداری بەڕاستی دەرێ من لەو 8 ملیاری زیاتر نفوذ زیاد کە پێم بەخێو ناکرێت زۆر بەسەراحەت دەرێ مەسەلەن قەیرانی ئاو هەیە قەیرانی ئاو 170 سەرزەوی ئاوبی ڕاستە لەگە ئاوی شیرن فەرقی هەیە، بەڵام 170 ئاوبی ئەتۆ قەیرانی ئاو تادی نیشانەی ئیدارەی سەرزەوی کە لە دەست ئیدارەی سەرمایەداری و لیبرال دیموکراسیە معنای ئەو ئیدارەیەکی تەواو ینی کات و ساتیەوەی هاتیە بەدیلک لە جیهاندا لە بۆ نیزامی سەرمایەداری دەربچی، یعنی ئەو شەڕا ئاگەتەن لێبی تاڕادەیەک عیلاقەی بەو قسەی هەیە ئەگە جوان جێتان لێ ڕاگرتوی کە باسم کرد کە نیزامی سەرمایەداری ئیدارەی سەرزەوی پێ ناکرێت. لەبەر هەندێ مەسئولیەتی ئەمریکا بڕک فراوانترە لە ئیسرائیل، هەرچی ئیسرائیلە تەبیعاتی ئەمنی قەومی خۆیتی ئەمنی قەومی ئیسرائیلیش ئەمنێکی زۆر تایبەتە زۆر ینی ئێستا کە باسی ڕێککەوتنامەی ئیبراهیمی دەکرێت یان هێڵی دێڤید یان کۆمەڵەکان پرۆژەکان پرۆژەی شەمعون پێرز مەشهورە جیاوازەکەی لەگە پرۆژەکە هەرسێ پرۆژەکەی ئەمریکا لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئیسرائیل دەیەوێ بازنەچی دەوڵەتان لە دەور خۆی دروستکەوە تقریبان درستیش کردیەوە لبنانە تەنها حیزب الله مایە، سووریا تقریبان پارێزگاری لە ئیسرائیل دەکات، لبنانە ئوردەنە مصرە، یعنی ئەوە حەماسە ئەوانەی لە پێشتی ئاگامان لێبێ ئەو شەڕانە معنای چیە لە لای ئەمریکا معنای چیە لە لای ئیسرائیل معنای چیە. لەوانە کەمێک جیاوازی لە نێوان استراتیجیەکان هەیە.
تورکیا مەترسی تورکیا دەرێن مەترسی تورکیا و نیگارانی وڵاتانی عەرەبی تا ڕاتێک لەو پرۆژانە ئەوەی پرۆژەکانی ئیسرائیلە نەک ئەمریکا یعنی ئەگەر نا وڵاتانی عەرەبی و هەتا تورکیا و سووریاش ئەوانە لە سووریاشتان نەچۆ بەڵام تورکیا تێدا لە مەجلیسی سلمەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە سەرۆکایەتی ترامپ تێدانە هەمویان لەوێ هەموو تێدانە ئیسرائیل یەکەم جارە لە لزنەک دەبی لە ئەنجومەنێک دەبی کە وڵاتانی ئیسلامی وڵاتانی عەرەبی بەشی زۆری تێدایە ئەوە تقریبان تا ڕادێک دەتوانێت برین بنچینەی کەمێک جیابوونی پرۆژەی نەتەنیاهۆیە لەگە پرۆژەی ترامپ و زۆر جاریش ئیشەکان تێک ناکاتەوە مەسەڵەن ئێستا حالی حاضر ئیسرائیل پێی باشە ئەو شەڕا بە هەر جۆرێک بی تەواوبی ئێران و ئەو جەبهەی ئیسلامی تێک و پێک بشتێ و کۆتایی پێبێ ئەمریکا زۆر ئەوەی لا مەبەست نییە بەو شێوازە زۆرێ ئەو حەز دەکا ئەو شەڕە گەورە نەبی بەڵام ئەوانە تەسلیم ببن ئەوها بەو شێوازەیە بەڵێ بەس بۆی ڕوونتر بێ بڵێن شەڕەکەی ئەمریکا دژی چینە زیاتر شەڕەکەی ئیسرائیل دژی ئێران و بڵێن باڵاستی هێزی دیکەیە لە ناوچەکە لە بۆ من بۆ ئەو پرسیارە بەڵێ مامۆستا ئەگە دووبارەی بکەوە بەڵێ ینی بۆ چوونی بەرز بە پوختی شەڕەکەی ئەمریکا زیاتر لەگەڵ چینە کە بڵێن ئێستا و ڕەهەندەی بڵێن شەڕی ئێران ڕەهەندێکی چینی تێدایە و ئەوەی ئیسرائیلیش ئەوەیە کە ئێران بڵێن وەکو زلهێز نەمێنێ وڵاتی تر لە ناوچەکە وەکو زلهێز نەمێنن زلهێزی هەرێمی دەزانی هەندێک جارەیە هەندێک وەسف دەکرێت زیادە ڕەوی تێدا یعنی برین ئەمریکا ڕاستە خۆ هەمووی لە دژیسی نا بەڵام تا ڕاتەیەک دەیەوێ دەست بەسەر نەوت و ئەو سەرچاوە ئابوووریانە دەگرێت ئەوی کەوات سین ینی سوودی لێوەردەگە بە تایبەتی گەروی هەرمز و خەلیج و چکاوانە ئەگەر دەستی بەسەدا بگیرێ ڕێژەی زۆر کاریگەر لەسەر سین دەکا واگە ئێران واز لە سین بینی و جەبهەکەی بگواستەوە وەکو تورکیا و وەکو وڵاتانی عەرەبی بەرەو لای ئەمریکا سین زەرەر و زیانەشی زۆری پێدەکەی بەڵام ئەو شەڕەبرێن هەموو لە بۆ هەندێ و هەندە خەرکەیە ئەوی لەوی دێخی و ئەلقەچی لەوی دێخی و دەی کاتە ئەوەی شەڕی غەزەش حەماس کردی لە بۆ سین و رووسیا ئەوانە زۆر ڕاست و درست نینە بەڵام ڕاستەکەی ئەوەیە ئەوەی پرۆژەکانی ئەمریکا پەیوەندیدارە بە سین بەڵام پرۆژەی ئیسرائیل بەو دەرەجەی ڕووی لە سین نییە زۆر پرۆژەکانی قەتیسە لە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەت مامۆستا دواتر کاوی تۆری ئیبراهیم سەبارەت بە ڕێکەوتن بەڕێز پێ دوایە ینی ڕێکەوتن ڕووبدا یاخود ئاگربەست چونکە ئێستا تا ئەمڕۆ بڵێن ئاژانسی تەسنیمی ئێرانی بڵاوی کردبەوە کە دەڵێ ترامپ دەیەوێت کات بکوژێ ئەو مۆڵەتە 5 ڕۆژێش بۆ مەسلەی وزە بوو و دەیەوێت فێڵێکی کە لە ئێران بکاتەوە و لە کاتی گفتوگۆ پەلامار بدرێت زیاتر ڕووی لە ڕێکەوتنە یاخۆ زیاتر ڕووی لە فێڵ و بازاری وزەیە ینی ئەو ئێستا بڵێمەوەی کە ترامپ دەیەوێت خۆی قەزەیەکێ بژەوەیە هەم ئێران پێویستی بە گفتوگۆ دانوستان هەیە و هەم وڵاتی گردوەکانی ئەمریکا ژەژەر فشارێکی ناوخۆیی و نێودەوڵەتیایە بۆی کەوا ئەم بگەنە ڕێکەوتنێک ئەلبەتە بۆ ئەم گفتوگویانش دەکرێت سێ سینارۆ پێم وایە لە بەردەستە سینارۆی کە لە پێی دەوتر لە استراتیژێتی گفتوگۆکردنە وین وین براوە یان دۆڕاو براوە یا هەردووکیان دۆڕاو ئەم سێ سینارۆیە ینی مەطرحە لە بینی وڵاتی گرتوەکانی ئەمریکا و ئێران و دەوڵەتانی ناوچەکەم پێم وایە وڵاتی گرتوەکانی ئەمریکا بە دوای ئەوەدا دەگەڕێت پیشانی با کە ئەو براوەیە و بەرامبەرەکەی دۆڕاوە ئێرانیش بە شوێنەوە دەگەڕێت کە پیشانی بدا ئەوش براوەیە و بەرامبەرەکەی دۆڕاوە بەڵام لە هەمان کاتدا واقعەکە وای لێ دەخوێنێتەوە کە ئێستا هەردووکیان دەکەونە واقعەکەەوە کە هەردووکیان براوە خۆیان پیشان بدەن نەک دۆڕاو لەم جەگەدا نەبێ و دۆڕاوەکە بریتی بە لە تەڕەفی سێم کە دەوڵەتانی کەندا و ئەو دەوڵەتانی کە بەهۆی بازاری وزەی جیهانیەوە کارەساتیان بەسەر دەهاتووە و نرخی کاڵەکان بەرز بۆتەوە تیاندا بۆیە من پێم وایە ئەم گفتوگویانەیە ئەو خاڵانەیە ئەو هەوڵانی کە وڵاتی گرتوەکانی ئەمریکا دەیدا بوو ئەو مۆڵەتشی کرداوێتی مەبەستێتی کە لەگەڵ ئێرانەکانە بکەنە ڕێکەوتن ئەمە سیناریۆیەکە واتە ئەمە احتیمالی زۆرە ئەم واقعەکە وا ئەسەلمێنە بەسەر هەردوو لایەندا
بەڵام بە دووری مەزانە سبێنێ وڵاتی گوتوەکانی ئەمریکا لەژێر فشاری لۆبی جوولەکەداوە لەژێر فشاری ئەو بارودۆخەی کە دەوڵەتانی کەنداویش فشاری لێ دەکەن بە تایبەتی سعودیە بۆی کاوا کۆتایی بە جەنگەکانی تاکو زیاتر بەردەوام بێت فشار بکاتە سەر ئێران چونکە ئێران لەژێر فشارێکی گەورەدایە زەرەر و زیانێکی گەورەی پێکەوتووە ئەو زەرەر و زیانەی کە ئێران پێکەوتووە بەڕاستی بە ئاسانی چارەسەر نابێت و ناکەوتە سەر ڕێڕەوی خۆی هەرچەندە ئێران وەستاوە بەردەوام هێرشەکانی هێرش دەکاتە سەر ناوچەکان و ئامانجەکانی وڵاتی گوتوەکانی ئەمریکان ناوچە خۆ وڵاتی ناوەڕاست بەڵام لەژێر فشارێکی گەورەدایە پێویستی بەڕێکەوتنە وڵاتی گوتوەکانی ئەمریکاش پێویستێتی بەڵام دەوڵەتانی تر هەن لەم ناوەندەدا یاری دەکەن بە تایبەتی سعودی ئیسرائیل بۆی کا بەردەوام بە جەنگە بدەن ئەمانیش کەم نین لە مەعادلەکەدا بۆی وڵاتی گوتوەکانی ئەمریکان لەم جەنگەدا سێ خاڵی سەرەکی پاڵی پێوە دەنێ بۆی کەوا بڕیار بدە یەکێ لە خاڵەکان بریتیە لە پارێزگاری بەرژەوەندەکانی ئیسرائیل و خاڵی دوم بریتیە لە نەوت و گەروی هورموز و خاڵی سێمیش بریتە لە استراتیجیەتی وڵاتی گوتوەکانی ئەمریکا بۆ بەرژەوەندێک زیندوەکانی خۆ ناوچە خۆ وڵاتی ناوەڕاستە ئەگەر سەری ئیسرائیل بکەن ئیسرائیل بەهێزە و زۆربەی هەرە زۆری ئەو توێژینەوانەشی کە دەری خستووە ئیسرائیل ئەمریکای ڕاپێکی ئەم جەنگە کردووە خاڵی دووهەم بۆ مەسەلەی نەوت و هورموز وای لێ هاتوو ئێستا وا دەردەکەوە کە جەنگی هورموزە لەسەر هورمزە لە کاتێکدا کە پێش جەنگەکە هورموز کراوە بووە ینی هورموز کراوە بۆ کەشتەکانە تووشەی کردو گرفتنەوە بەڵام ئەمە خەڵقی واتە هاتن لە ناوەی کێشەیەکی ترە بۆ ناو ئەم جەنگە لە هەمان کاتداوامان لەبیر نەچێت ناوچەی خۆ وڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەو ناوچەی کە ئێستا شەڕی تێدایە وەکو ناوچەی دڵی زەوی دڵی جیهان وێنا دەکرێت ئەلبەتە ئەم مستەلاحات دڵی زەوی کاتی خۆی لە سەرەتای سەدەی بیستەمدا زانایەکە جوگرافیناز و پێدەوە ماکندەر ئەم ماکندەرە نەزەرەیەکی داناوتی ئەوەی بەسەر ئەوروپای شەرقیە زاڵ بێ بەسەر جەزیرەی جیهانیە زاڵە ئەوەی کە بەسەر جەزیرەی جیهانیە زاڵ بێ بەسەر هەموو جیهانە زاڵ دەبێ بەڵام ئێستا دوای سەدەیەک پێم وایە ئەگەر سیاغە و دووبارە داڕشتنەوە بۆ ئەم نەزەریە بکرێ ئەبێ بڵێن ئەوەی کە بەسەر خۆ وڵاتی ناوەڕاستدا زاڵە بێ بەسەر جەزیرەی جیهانیە بەسەر جیهانە زاڵە بێ بۆ چونکە لە سەدا بیستی ئەم نەزەریە لەسەر ئەساسی کۆمەڵێک خاڵدانرا و بەڵام ئێستا لە سەدا بیستی نەوتی جیهانی بەو ڕێڕەوەدا تێپەڕ دەکا و ناوچەیەکی زیندووە نەوتی دنیای تێداهەیە لە سەدا تەسەوورکە ینی سعودیا لە سەدا ڕۆژانە 13 میلیۆن بەرمیل نەوتە نێرێتە دەرەوە ئەخرەمە ڕێژەیەکی زۆرە بۆیە نەوتی ئێرانیشی بێتە پاڵ و نەوتی هەموو دەوڵەتانیشی بێتە پاڵە ناوچەیەکی زیندووی وەکو خۆڕڵاتی ناوەڕاست و گەروی هورموز ئەگەر بەدۆستی بەسەرا بگرێت دەست بەسەر هەموو جیهاناکرێت بۆیە ناوچەی استراتیژی گەورەیە بۆیە وڵاتی گوتوەکانی ئەمریکا بەدەر لەوەی کەوا پێویستی بە شەڕە پێویستی بەوە بوو ئەم شەڕە ئەنجامدا لە ئێستادا پێویستی بەوەیە ڕێکەوتنێ بکە وەکو براوەیەکی جەنگ کاکتۆر بەس بڵێن ئەم ئێستا بە کورتی وەڵام دوایش دێمەوە خزمەتە ینی بۆچی ئەمریکا شەڕی دەوێت چکەندێک پێیان وایە ئەو قەیرانی دروست بووە و زیاتر کاریگەری لەسەر ئەوروپایە ئەویش گوێ بە ئەوروپا نادا کاریگەری زۆر نەبوو لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا بۆ بڵێن دەیەوێت چ فشارێک لەسەر ترامپەیە کە بیوێ ڕێکەوتن کە لە کاتێک ئیسرائیل دەیەوێت جەنگەکە بەردەوامی پێبدا ئەزانێت چۆنە خۆی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا جۆرێک لە بڵێن جۆرێک لە ئاسایی بوونەوە ئیستیقرار ئارامی دروست بوو ناوچە خۆڕڵاتی ناوەڕاستە کە جۆرێک لە سیاست پەیڕەو دەکرا بەرژەوەندەکانی بەتەواوەتی تحقیق نەدەبوو پێویستی بەوە هەبوو ئاژاوەیەک ئەوەی پێ دەوترێت الفەوضە الخەلاقە کاتی خۆی گۆنداریزە ڕێز ئەم نەزەرەی دانا کە ئاژاوە بشێوەیەک دروست دەکرێت لە ئەنجامی ئەم ئاژاوە بشێوێدا بینای کۆمەڵ استراتیجیەتی نوێ دەکرێت بۆیە کاتێک کە ڕێی فەوضە الخەلاقە ئەم ئاژاوەی دروست کرد وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەگەڵ ئێرانە بۆ لەگەڵ ئیسرائیلدا بۆ ئەوەی کەوان ناوچی خۆڕڵاتی ناوەڕاست هاوکێشەکانی سەر لە نوێدا برێژێتەوە کە لەگەڵ بەرژەوەندەکانی ترامپ و ترامپیزمە بگونجێ لەسەر ئاسی جیهانە ئەمە ڕێی شخصی خۆمە پێم وایە ئیسرائیل وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پێکەوە کارەکەن بۆ ئامانجی جیاواز وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەیەوێت بەرژەوەندیە ئابوووریەکانی لە ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاستە زیاتر دەسەبەر بکرێت ئیسرائیلیش دەیەوێت بەرژەوەندیە استراتیژی و هەیمەنیەکانی ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاستە زیاتر بەرزەسەر ببێت. بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر دارە سەبارەت بە پاکستان ینی بۆچی ئەم جارە پاکستان هاتۆ پێشتر سەڵتانەتی عومان بوو پەیوەندی بەچیەوەی ئێستا لە خوێندنەوە هەیە کە پەیوەندی هەواڵگیری ئێران و پاکستان زۆر بەهێز بێ بۆیە ئەم ڕۆڵە دەبینێ هەتا میسر باسی پەیوەندی هەواڵگیری میسر و سوپای پاسداران دەکرێت بۆیە ئێستا میسریش ڕۆڵێک دەبینێت بۆچی ئەم جارە زیاتر بڵێن لە پاکستان ڕۆڵی پاکستان
والله من ئەگەبیرم نەچێتەوە پێش جوابی پرسیارەکەت منیش حەزم کرد بە ئەو دوو بەڕێزە تۆزێک باسی لە جیاوازیەکانی ئەمریکا و ئیسرائیل بکەم لەم جەنگە. من هاوڕام بێگومان ئەمریکا استراتیجێتی خۆی هەیە لە تەواوی جیهان و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کار بۆ ئەوواکە. یعنی پلانەکانی ئەمریکا پلانێکی جیهانی گشتگیرە ئەوێ لە هەموو لە هەر وڵاتێکی دنیا استراتیجێکی خۆی هەیە ئیشی لەسەرەکە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و استراتیجی ئەمریکا دروستکردنی پشێوی و ئاڵۆزیە. کیسنجەر لە کتێبی دیبلۆماسیە تاڵەیە بۆ ئەمریکا وا باشە بەردەوام کێشە دروستکات کێشە چارەسەر نەکات لە جیهانە چکە دروستبوونی ئەو کێشانە بەردەوام لە بەرژەوەندی ئەمریکا کۆتایی دێ بۆیە لە هەر وڵاتێکە ئیستیقرار هەبێ ئەمریکا هەزەکە ئاژاوی تیا دروستکە کە باز لە شەڕی کوردانی باکوور و تورکیا کرا ترامپ وتی من شەڕی کورد و تورک 100 ساڵە بەردەوامە بە من چارەسەر ناکری ینی ناوێ ئەوان لە بەرژەوەندیان ئەم کێشانە بوونی هەبێ و ئێستا بەرژەوەندێکی هاوبەش هەیە گومانی شتیانی تەڵان ئەم جارەیان نەتەنیاهۆ ترامپی ڕاکێشایە ناو شەڕەکە وتیا سەرکەوتوو بوو بە راپۆرتی درۆیە بارشێوازێکی تربیان بابەتێکی بزنسی تایە لە بەرژەوەندی ترامپ خۆی یا بۆ شاردنەوەی ئەو کارەساتی بستنە کە ڕوویدا هەر کامێکیان بێ ترامپ هاتە ناو جەنگەکە لەبەرەوە استراتیجی ئەمریکا بەقەدەرەوە گۆڕین و شەڕ و ڕوخان نییە بەقەدەرەوەی دەیەوێت ئاژاوەی دروستکە و دواتر هەندێک مەکسەبی دەستکەوێت لەو ئاژاوەی کە هەیە هەر بۆ ێژەسا لە هاتووە لەگەڵ ئێرانە دوایەوەی کە لی داوە کە سەرەتا بە ناوی ڕوخانی ڕژێمەکە و کۆتایی هاتنی کە خەڵکێک لێرەش لە کوردستان و لە هەموو دنیا پێیوا بوو بە هەفتەیە کۆتایی دێ ڕاستە ئێران و ئێرانکاری زۆری بەسەر هاتووە زوربەی سەرکردەکانی لە ناوچوون گومانی تیان نییە ئێران لە ڕووی سەربازیەوە نەیتوانیوە ڕوبەڕووی ئەمریکا بێتەوە بەڵام گرنگەوەیە کە پلانەکە بۆ ڕوخانی بوو بێ ئێستا نەڕوخە بۆ نەمانی بوو بێ ئێستا ماوە و ئێستا گفتوگۆ و دانووسانەکە ئەمەیەکە بە سەرکەوتن بە ئێراندادرێت کە لە جیاتیەوەی کۆتایی پێبێ دەوڵەتەکە هەرماوە و ڕژێمەکە هەرماوە و ئامادەی گفتوگۆ و دانووسانیشە ئەمریکەکانی هەمان قبولەوە بابەتەکان لە پێش چەند بابەتێکی وەکو گەڕووی هورمز و هەندێک شتی لەو بابەتە کە دوور نییە گەر لە گفتوگەکان ڕێک نەکەون بە ئاقارێکی تریشا بڕەوە ئەمریکا بیر لە بەڕاستی هێزی زەمینیشی بەڕێوەیە دەمێکشە دەڕۆژیشە بێ بیر لەوا کاتەوە ئەو دوورگەی خارک داگیر بکە ئەگەر بۆی بکرێ هەرچەندە بەنامێنەوە ئەمریکا توانێت دوورگەکە بگرێ بە ئاسانی بە بۆچوونی من بەڵامانەوەی زۆر زەحمەتە چونکە ئەم دوورگێت تەنها 28 کیلۆمەتر لە وشکانی ئێرانەوە دوورە هەموو چەکەکانی ئێران بە قەولی ئێرانەکان لە کاتوێشایەکەوە هەتاکو تۆپ و هەتاکو چەکی سووک و قورس هەمووی یەگاتێ و ئەم سوپایە لەوێ چۆن بمێنێتەوە یانی لەناو ئەم دوورگەمانەوەی زەحمەتە ئەمەیە پارێزگاری لێکردنی زەحمەتە جینا ئەمریکا توانێوەش بگرێ بەس ئەمریکاوی کە خەساری نەداوە لەوێ خەسارێکی گەورەدا کە پێم وایە ترامپ ئەو یاریە نایەوە بیکە بە تایبەتی هەڵبژاردنیان لە پێشە و دانێ ترامپ بێ پێشمانگی یانزا بە ناوی ئەوەی من سەرکەوتم بەردەوام کۆمەڵێکی ژەڵێ ئەومان کرد و ئەومان کرد و وامان کرد ئەژڵێ پارەمان لە فلان وڵات وەرگرت و 2 ملیار لە سعودی و 2 ملیار لە ئیمارات و 2 ملیار لە قەتەر و بۆی بڵێ من مەسرەفەکەیشم بەوان کردووە خەڵقی ئەمریکاوا تێبگەێنە من براوم استراتیجی ئیسرائیلیش هەر دیارە ئیسرائیل استراتیجیەکەی ناوچەیە ئیسرائیلیەکان بیر لە پاراستنی ئەمنی قەومی خۆیان دەکەنەوە جارجار بیریش لە دروستکردنی دەوڵەتەکەی داود دەکەنەوە چکەوە لە ئیسرائیلەکان بەلایەنەوە شتێکی گرنگە چی لە خۆ کاتی خۆی بەڵێ کاتی خۆی چونکە داود کە پێغەمبەری خوایە لای ئێمە و سولەیمانیش سەلامی خۆیان لێبێ بەزەوان تەمەن جوولەکە بە پێغەمبەریان نازانن بە مەلیکیان نەزانن مەلیک داود دەسەڵاتیە بۆ دەسەڵاتەکەی بەرفراوان بە گومانی تیانە ئەو دەسەڵاتەیە و زوربەی وڵاتانی ئەم ناوچەیە گرێتەوە بە ئەوەی کە پێڵەن سووریا و فەڵەستین و لوبنان و ئەردەن و بەشێک لە عێراق و بەشێک لە عەرەبستانی سعودی و هەموو ئەمانە مەملەکەتی داود و سولەیمان بووە مەملەکەتی کەشیان تەبەن نزیکەی 80 ساڵی خایان دوایی بوو بە نەمانی سولەیمان دەسەڵاتەکە دەوڵەتەکە بوو بە دوو بەش دوو پایتەختانە بوو یەکیان لە باکوور لە نابلس و بەشێکیان لە باشوور لە قودس دوای پوکانەوە 80 ساڵی خایان جارێککە جوولەکە دەسەڵات ئەمە تەمەن ئەمە 1000 ساڵ پێش میلاد دوای 140 ساڵ پێش میلاد جارێککە جوولەکە دەسەڵاتی پایە کردەوە و هێزەکانیان کۆ کردەوە و با بڵێن مەملەکەتێکیان دروست کرد کە پێیانەوت حەشمەنائیم
ئەم مەملەکەتەشیان جارێکتر 80 ساڵی خایاند ئەو بۆیە تەمان ئەمە لە ئیسلامە لە قورئان و حەدیثە نییە ئەم باسی 80 ساڵی دەسەڵاتی جوولەکە بەس دەبڕی ئەم دوو جارە کە دەسەڵاتی فراوانیانە بەڵام جاری یەکەم لەسەر دەستەمی ئاشووری و بابلیەکان لە ناوچوون دوای نەمانی داود و سولەیمان جاری دووەمیشیان عینیشت دوای 140 ساڵەکە 140 ساڵ پێش میلاد کاتن 80 ساڵێک حکمیان کرد بەرتەوازەیان تێکەوت لە بینی خۆیانە جاری کرد دەسەڵاتەکان نەما بەبڕای ببرجوولەکە دەسەڵاتێکی دەست نەکەوتەوە ئێستانە بێت ئێستا خۆن بۆ دەسەڵاتەوە بینن هەنێ فراوانیکەن ئەمنی خۆیان بپارێزن وەک بێگومانی ژەگەر بۆیان بکرێت تورکیا کە ناڕازیە تورکیا ئەگەر شەڕی ئێران و ئەمریکا بێ و ئەمریکا ئێران بڕوخێنێ بە بۆچوونی من تورکیا سوودمەندە و نیگەرانیش نابێ دوجار خۆی تاکێزێکی ناوچەکا بێ بەس ئێستاوەی کە نیگەرانە بەرپرسانی ئیسرائیل ئاماژە بەوە دەن دوای نەمانی ئێران سەرەی تورکیایە ئەو بۆیە تورکیا نیگەران بووە و بۆیە ترامپ چەند جارێک دووبارەیە کات هەوڵێت داوێکە بۆ ئێمە هەنەوێ بمانخەنە ناو جەنگەکە و سولەیمان سوێلۆش هەڕەشەی ئەردۆغان ببوورە سولەیمان سوێلۆش هەڕەشەیەکی ئاشکرای لە جوولەکەکان کرد لە ئیسرائیل کە ئێمە خەڵک نین و ئیسرائیل ناهێڵین و ئەم بابەتانە ئەوان هەرێکار ئامانجێکی جیاوازیان هەیە بۆ مانەوەی ئیسرائیل وا باشە ئێران نەمێنێ لەبەرەوە ئیش لەسەرەوەکە بەڵام ئایا بەتەنی ئەم جەنگە بە ئیسرائیل ئەکرێ بێگومان نەخێت بۆیە کاتێک کە ترامپ کۆتایی پێدێنێ دەبێت ئیسرائیلەکانیش بەمە ڕازی بن ئەگەر بە شێوەیەکی کاتی بێت مامۆستا مەسعود بێمە خزمەت بەرە سەبارەت بە لێکەوتی ئەم جەنگە هیچ بڵین ڕاندێکی ئاینی هەیە دوای باسی سیاسیمان کرد کە ئامانجی ڕوخانی ڕژێمەکە بوو نەیانتوانی ئامانجی ئابووریشی تێدایە و ئامانجی سەربازی شەر دیارە یاخود لەکەوتی ئەم جەنگە لە ڕووی ئابووری شۆ لەسەر ئاسایشی جیهانی و ناوچەکەش خۆی مادام بێسەجاران جەنجی جیهانی یەکەم با بڵێ سەتا هەشتای خەڵکی هەستی پێ نەدەکرد ئەهلی شارەکانیان ئەوانەی کە لە لێواری جەنگەکە بوون بەڵام ئێستا کردرێن عەولەما تێگرشانی خەرچی و زیادبوونی نەفوز لە بۆ 8 ملیارد لە بۆ 9 ملیارد نەکرد شەڕی ئێران و ئەو دوو زلهێزە گچکەترین شەڕ دەبتە حەربی عالەمی ئەنی ئێستا نابیبرێن حەربی عالەمی سێم ڕوویدایان ڕووینەدە لە سەردەمی لە عەولەمەدا هەر حەربەک ڕووبدا حەربی عالەمیە ڕەنگە ئێستا گەیشتە حەربی عالەمی 14 و 15 لەبەرەندێک کاریگەریەکەی یەکجار زۆرە بەڕاستی یعنی ئەمریکا یان ترامپ با بڵێن قسە لە سەی بکەین ڕاستی سەدەی 21 یان حتا ئەمریکا شایستەی سەرۆکەکی عەقلانی بوو شایستی ئەو سەرۆکەی نییە ئەوی ئێستا ڕاستی قرارات دەردەکا و لەو شەڕی کۆتایی پێدێ دەچێتە شەڕەکی تر هەر لەبەر هەندێشە جیهان زۆر تاییدی نەکردیا بەڵام وڵاتانێکی وەکو وڵاتانی عەرەبی دەبینی پاڵپشتینە حتا لەو مەجلیسەی کە دروستی کردیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆربەی ئەو وڵاتانەی تێدایە کە وڵاتی بێ ئەرزشن دەنا وڵاتانی بە ئەوانەی کە وڵاتانی شخصیەتێکیان هەیە لە جیهان لەو مەجلیسەی تێدانینە و ئێستاش لەو شەڕەش زۆر تەئیدیان نەکردیا یعنی یەکەم جارە هاوپەیمانی لە 100 ساڵی ڕابردوو درزەکی وا گەورەی دەکەوتە ناوێ کە ترامپ سەرکێشێکی دەکا بێ ئەوەی مەسەلەن پرسێک بە هاوپەیمانان بکە یان مەوڵەتێک لە نەتەوەیە گرتوەکان وەرگری شەڕەکی دروست دەکا زۆربەی زۆری ئەوانەی لەگەر نییە لەبەرچی لەبەرەوەی ئەوانە هەست پێ دەکەن شەڕی ئۆکرانیا و رووسیا چ کاریگەریەکی ئابووری بەسەر جیهاندا بەجێهێشتیا دەزانن شەڕی ئەو شەڕی ئێستا گەشەبکە زۆر گەشەبکە و بگاتە حەدی کاکە یەک لە تەوەقوعەکان ئەوەیە ڕاستەکە یەک لە تەوەقوعەکان ئەوەیە ترامپ ئەو جارە خۆی وا پیشان دەدا کە ئاشتی دەوێ لە بۆ ئەوەی شەڕێکی زۆر گەورە یعنیەوە تەوەقوعەکە لە تەوەقوعەکان بەڕاستی و شەڕە گەورە ڕووبدا گرانیەکی زۆر گەورە دەکەوێت تا جیهان و ناوچەی ئێمەش تووشی گرانیەکی زۆر دەبین لێکەوتەکانی ڕاستی لێکەوتی ئابووری لێکەوتەی سیاسی و لێکەوتەی قانونی یەکجار زۆر بەسەر جیهاندا بەجیدێری بە تایبەتی ناوچەکەی خۆشمان باشە بەزەوەی کە ترامپ باز دەکە ئاشتی لە ڕێگەی هێزەوە خوێنەوت بۆ ئەو دروشمە چییە لە ڕێگەی هێز و عسکەر ئاشتی بەدیدێت یاخود دەڵێ و هەموو شەڕشمان کۆتایی پێناوە وڵای و دروشمەی
ئەوی دەرێ ئاشتی بە شەڕ کۆنا بەڵام بەو دوای ئیسرائیل نوێی کردەوە خۆی کات خۆی دیگۆل جارەگۆی گۆ پێشوی ناپلیۆن نوێی گوت و هەندێک لەو سەرکردانەی کە زۆر مەغرورن ئەو قسەی دەکەن کە ئاشتی بە شەڕ دێت وەڵا بەڕێی من ئاشتی بە شەڕ نایە بەڵام شتەکەیە ئێستا کە لە کۆمەلگایە لە نیزامە کە عدالەتی تێدا نەبوو تەبعاً ئەو وایە ڕاستە ئەو کاتە و ئەو کاتیش تو هێست ینی وارد لێ دەکا کە ئارامیت هەبی ئەوەی بێهێزە زیاتر لە ژێر هەڕەشەدایە ئەوە ڕاستە بەڵام بەگشتی ئەو دروشمەی ترامپی دروشمەکی زۆر ناخۆشە لە بۆ هەر بەگشتی با قسەکت پێ بێ ئەتو لە گوندەچی ئەگەر نیزامی لێ نەبوو چێ زەرە دەکا فەقیر و بێکەسەکان لەو گوندەی لە شارەکی ئەگەر نیزام نەبوو ئەقەلیات زەردەکان ینی نیزامێ لە ئاستی دووەلی ئەگەر نیزام نەبی ئەو دەوڵەت و ئەو میلەتانی کە یان بێ دەوڵەتن یان دەوڵەتی لاوازن ئەوانە زەرر دەکەن ئەوانەی کە دەسەڵاتدارن هێزیان هەیە زۆر زەرر ناکەن ڕاستی ترامپ بەو شێوازەی دەوێت ئەو شێوازن معنای چێت لە مێژە ناوی لێنرایە یاسای دارستان یاسای جەنگلستان یاسای ناو دەریا یعنی گەورە بچووک دەخوا ڕاستی ئێستامە لەو قۆناغی داینە لە قۆناغەکی ڕاستی زۆر مەترسی دارە لە بۆ جیهان بەڵێ سپاس دەکەم مامۆستا دواتر دەگەڕینەوە لە جەناب تومیوانەکانیش قسە لەسەر لێکەوتێم جەنگە لەسەر عێراق و کوردیش دەکەین کاک تۆری ئیبراهیم دێمەوە خزمەتە دواتر قسە لەسەرەوە دەکەین کە ئەم جەنگە کاریگەری چی دەبێت لەسەر عێراق و هەرێمی کوردستانیش ناوبڕێک وەردەگرین سەری سەعات دەینەوە خزمەتە جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵتان بەردەوامین بۆ قسەکردن لەسەر گفتوگۆکانی ئێران و ئەمریکایە سەردەگرن لێکەوتەی جەنگەکە لەگەڵێک لە بەڕێزان دکتۆر دارا محەممەد ئەمین و مامۆستا مەسعود عەبدولخالق و دکتۆر ئیبراهیم محەممەد کاک دکتۆر ئیبراهیم بینەوە خزمەت بەڕێز دەگەر لەگەڵمان مابیت بینە سەر کاریگەری یاخود بڵین ئەگەر شتێکت مابێت لەسەرەوەی ئایا بەم زوانە ڕێکەوتن ڕوودەدا یاخود نا اینجا بینە سەر کاریگەری ئەم جەنگ لەسەر عێراق ئەنجومەنی یاسایشی نەتەوەی عێراق ئێستا هێزە چەکدارەکان حەشی دەستکراوە کردووە بۆ وەڵامدانەوەی ئەو هێرشانەی کە دەکرێتە سەریان لێکەوتەی چی دەبێت لەسەر عێراق لە ڕاستیدا بۆ ڕێککەوتنی هەردوو لایەن وەکو کاتەکەی سبێنێ کۆتایی ڕۆژی ئەو پێنج ڕۆژەیە کە ترامپ دایناوە دیار نیە تاوەکو ئێستا کە ئایا ترامپ ئەو پێنج ڕۆژە ڕای دەگەینێت و دەڵێت ئەوە بەرەو پێشوونی باشێ لە ڕێککەوتنی لە گفتوگۆکانمان و دەگەینە ڕێککەوتن و ئیتر مدەیەکی داری کراوە بۆ ئاگرباس یان ڕێککەوتنێک کە لەگەڵ ئێرانە دەیکا بۆ شێوازی کە بڵە 5 خاڵەکە بەرەو پێشووری باشی بەخۆی بینەوە لەسەر سبێنە دەوەسێت بزانای ترامپ چۆن برارە داوەتە شتەکە لە دەستی ترامپ تاگلیانە چۆن برارەدا لەسەر پرۆسەکان سەبارەت بە عێراق کاکتۆ ڕاگنی شەڕەکەش لە دەستی ترامپدایە یاخود ئێستا دوولایەنەیە بەرەستی ئێران و ئەمریکایە دەم وایە زیاتر لە دەستی ترامپ ئەگەر ترامپ هێرش بۆ سەر ئێران ڕابگرێ ئێرانی شەرشەکانی ڕادەگرێت چونکە وەکوتم هەردووکیان پێویستیان بەوە یەکەوە جەنگ ڕابگیرێ هەموو وڵاتی گرتوەکانی ئەمریکا پێویستی پێێتی و ئەگەر بێت و براردا هێرش نکاتە سەر ئێران و کاتێ ئیسرائیل جێژ ناکاتە سەر ئێران چونکە ناتانیاهۆ ڕایگەیاندووە کە ئەگەر هاتوو وڵاتی گرتوەکانی ئەمریکا هێرشەکانی بۆ سەر ئێران ڕابگرێت و داوا بکات تر کۆتایی بێنێوش کۆتایی پێدێنن لە بەرامبەردا ئێرانیش پێم وایە کۆتایی بۆ دێنێ کە هێرش بکات بۆیە حەز ناکات زیاتر بە ئامانج بگیرێت چونکە وڵاتەکە وەکوتم زەرر و زیانێکی گەورە و بەرفراوانی پێکەوتووە لەم جەنگەدا و بۆی کەوا زیاتر زیانی پێنەگات بەڵکو دانوستانەکان ئەنجامێکی هەبێت دەچونە قۆناغی گفتوگۆکردنەوە ئەمە خاڵک ئەگەر بێت و ئەوەی کە ئەو مادەنزانی کە ئێستا بەڕێوە ئەمڕۆیان بانی دەگەنە ناوچە خۆڕڵاتی ناوەڕازەگەرەوان هەنگاوێکی کردداری لە مەیدانەکەدا نەنێت بەڵکو گۆڕانکاری لە پێشە بۆ بابەتی عێراق بەڕاستی عێراق لەم چەند ڕۆژێ ڕابردوو بە تایبەتی دواوێت کە ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی عێراقی براری داکەوە ڕوبەڕووبوونەوە بەرپەرشدانەوە مافێکی ڕەوایە حەشتی شەعبیە هێزیەکانی عێراقی بداتەوە قۆناغێک چوونە پێشەوە قۆناغی بە فەرمیکردن و بە شێوازێکی فەرمی کە وەڵامدانەوەی وڵاتی گرتوەکانی ئەمریکای هەر هێزێکی تر بدەنەوە کێرشەکە لەسەر عێراق ئەمەش بۆ عێراقیەکان ڕاستی چوونە ناوی جەنگەکەی بە شێوازێکی فەرمی چونکە تۆ کاتی وڵاتی گرتوەکانی ئەمریکا لێ دەدات و تۆش بەرپرسیداتی بە شێوازێکی ڕسمی هەموو هێزەکان دەستکراوەکەی بۆ بەتایبەتی حەشی شەعبی لە بەرامبەردا جەنگەکە دەڕاتە قۆناغێکی ترەوە بەڵام بەدەر لەوەی کە دوێنێ
ئەو هێرشکرایە سەر هەندێک بنکەی سەربازی عێراقی ئەمڕۆ من نەبیستووە و ئەوەندەی کە بینیم هێرش نەکرا بووە سەر وەکو دوێنێوا بێت بەڵکو تۆزێک تەسعیدەکەی عێراق کەمتر بووەتەوە بەڵام خۆی بۆ خۆی عێراق ئێسایەکێکە لە مەیدانەکانی جەنگەکە و کاریگەری سربی دەبێت لەسەر پرۆسی سیاسی و هەرشی بووە بە تایبەتی لەوەی کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دیاری بکرێت و سەرۆکۆما دیاری بکرێت و پێم وایە لە دوای جەنگەکەش لە کەوتەکانی بۆ عێراق قورستر دەبێت بۆ چونکە بەڵێ کارگەری چی بێستەر ئەو ڕێکەوتنی ئەمنی شەبوو لە بینی ئێران و بڵێن لە بەنی ئەمریکا و عێراق لەسەر پەیوەندەکانی عێراق و ئەمریکا و پێ دوایە ئەم کارەی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی عێراقش لەژێر فشار بووە یاخود چونکە پێشتر باز دەکە عێراق نەبێتە بەشێک لە جەنگەکە وەکو بەڕێز بێت ئێستا جۆرێک لەوەی کە بە فەرمی ینی دەستکراوە کراون بۆی وەڵام دەنەوە بێگومان ئەو بڕیاری ئەنجومەنی ئاسایشی عێراقی نیشتیمانی عێراقی لەژێر فشاری حەشتی شەعبی و هێزەکانی پاڵپشتیکراو لایەن ئێرانەوە بووە و ئەو حیزبە سیاسیانەشی کە مێژوویەکی قوڵیان هەیە هەم وەکو مەذهەبی و هەم وەکو سیاسی لەگەڵ ئێراندا وای کردووە کە بڵێن سوودانی یا وەکو سەرۆکی ئەنجومەنی نیشتیمانی ئاسایشی نیشتیمانی نەتوانێت هیچ گۆڕانکارێک بکات لەو فشارانی ئەوان و ئەوش قەناعەتم وایە کەوتۆتە ژێر کاریگەری ئەوان و ناتوانێت هیچ بڕیارێکی پێشەوانە بدا لەوەی کە دراوە و ئەوەی تێبینی کراوە ئەگەر سیر بکەیت لە محەممەد شیع سوودانی هیچ لێدوانێکی خۆی نییە لەو بارەیەوە تەنها ناتقی ڕسمی حکوومەتەکەی و ئەگەر سێری پێگەکەیشیان بکەیت تەنها ناتقی ڕسمی لەو بابانەی کە بەدیقەتەوە باز لە وەڵامدانەوەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و بەرپرسدانیەوەیان دەکات ناتقی ڕسمی وەتاوتە بێژەکەیانە قسە دەکات و لە دوانەدا محەممەد شیع سوودانی خۆی بۆ خۆی لەو بە دوورێکرێت چونکە ئەو پێی وایە کەسێکی مفەزەلە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا کە لە ئایندەدا بتوانێت ببێتەوە بە سەرۆکوەزیران و ئەم هێزانەی دەرەوەی یاسا وەکو خۆی ناویدەنی و حەشتی شەعبی کۆنتڕۆڵ بکات بەڵام من پێم وایە وەکو چۆن نووری مالیکی ترامپ ئاماژەی بەوەدا کە نابێتەوە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە هەمان شێوە فلیمی محەممەد شیع سوودانی سوتاوە بە تایبەتی دوای ئەم هێرشانی کە کراوە لەسەر حەشتی شەعبی و هێزی عێراقی. بەڵێ سوپاس دەکەم دەینەوە خزمەت کاکتۆر دارە پێشتر پرسیارمان لەکردی دەبارەی پاکستانەوە بۆ ئەم جارە پاکستان ڕۆڵی هەیە وەکو نێوەندگیر پەیوەندی بە و بڵێن پەیوەندی بەهێزەیە کە باز دەکرێت لە مەین سوپای پازاران و هەواڵگری پاکستان یاخود پەیوەندی بە چیەوەیە وەسەبار بە وەفدەکەشی سەبازلۆکە ئێران کێشەیە بێ لەگەڵ ویتکۆف و جاری کۆشتنت کە وەفدی پێشووی ئەمریکا بوون لە گفتوگۆکان کە دەڵێ ئەوانە زایۆنین و داوای جێگیری سەرۆکی ئەمریکا جەی دیڤانسی کرد بێ. لە ڕاستیە من پێم وانییە پەیوەندی بە بابەتی هەواڵگریەوە هەبێ پاکستان یەکێکە لە وڵاتانی کە دراوسێ ئێرانە و ئەم جەنگە کاریگەری لەسەر هەموو وڵاتانی ناوچەکە بووە بە تایبەتی دەرو دراوسێ و جیرانەکان زیاتر و پاکستانی هەڵوێستی ئیجابی هەبوو لەگەڵ ئێرانە و ئێرانی ڕێگایدا کەشتێنەوتەکانی پاکستان بە گەڕی هورمزدا تێپەڕن بۆیە پاکستان خۆی داوای ئەم نێوەرگیری کردووە سەرۆکوەزیرانی پاکستان پێش هەموو لایەک ڕایگەیان کە ئێمە ئامادەین ئەو نێوەنگیریە بکەین هەنگاوی پاکستان خۆی بووە پاکستان دەوڵەتێکیشە حتمما نزیکە لە ئێرانەوە و لەوانەیە لە ڕووی تەکنیکیشەوە وەفدی ئێرانی بە ئاسانی ئێشنە پاکستان و دێنەوە بۆ دانووسان و گفتوگۆکان ئەوە هۆکارەکەی بووبێ و بۆ پاکستانیش کۆتایی هاتنی جەنگەکە لە بەرژەوەندێتی بە تایبەتی ئەگەر لای ئەو بکرێ چونکە گۆڕانکاری لە ئێرانە مرجنیە لە بەرژەوەندی پاکستان بێ و وەکووتمان ئەم جەنگەش ئێستا ئیرادەیەک هەیە بۆ وەستانی هەم لایەن ترامپەوە بەهۆی ئەو هۆکارانەی کە باسکرا کە فعلەن فشارێکی ناوخۆی و دەرەکی هەیە و ئێستا ئەمریکا ئەگەر گفتوگۆ و دانووسان نەکرێ و نەگەنە ڕێکەوتن ئەبێ شەڕەکە بەرەو ئەقارێکی قورستر بڕوە مەسرەفێکی زۆرتر و قوربانی دانی زیاتری شێوێ ئەو سوپای ماڕێنزەکە هاتووە ئەگەر بێت و نەگەنە گفتوگۆ ڕێکەوتنێک بێگومان لە هەندێک شوێنەوە یان لە هەندێک دوورگەوە پەلاماری ئێرانە دەنیان دوور نییە لە هەندێک ناوچە هێز دابەزێنن کاوە خەسارەی ئەوێ قوربانیەوێ و بۆ ئاگاداریشت ئێستا ئەمریکا سیستمی بەرگریەکەی خۆی بە ڕسمی ڕایگەیان بەشێکی زۆری لە ئۆکرانی هەمووی ئەهێنێتەوە کە ئۆکرانیەکان بەمە نیگەرانن دەیهێنێ مەمانای وایە ئەمریکا کاڵێ 10,000 شوێنمان کردووە تا ئەمانجا آخر ئەم 10,000 هەمووی تەقەمەنی ئەوێ من پێم وایەوە کاریگەری لەسەر زەخیرەی ئەمریکا بووە ئەمریکا بە ناچار نەبێ بۆ سیستمی بەرگری لە ئۆکرانیاوە دێنێ بۆ سیستمی بەرگری لە تایوان و
کۆریا و یابانەوە دێنێ هەمووی هێناوە وەکو ئەمریکا گەر ئەم جەنگەڕانە گرێت پێم وایە قورس لە سەریەکە بەریکە ئێرانیەکانەوە سەبارەت بە ئێرانیەکانی ئێرانیەکان ئامادەی دانوسارن گومانی تیانە تو هیچ دەرفەتێکی تریان نییە لە ڕاستیە ئێران زۆر بە قورسی بەرکەوتووە گومانی تیانە وەستانی جەنگەکە لە بەرژەوەندی ئەوانە من پێم وایە هەر پرسیاری ناوێت کە ئێرانیەکان ئامادەی گفتوگۆ و دانوسانن بەڵام تەسلیمیش نابن گفتوگۆ و دانوسانەکەن لە پاکستان بێ لە هەر شوێنێکتر بێ کە زۆری تر پێچەوە ئەمجارە لە پاکستان بێ و ترامپیش کە ئامادەی گفتوگۆ و دانوسانە من پێم وایە ئامادەیە نوێنەرەکانیش بگۆڕێ ئامادەیە پێ دوێ باشترم خۆشی ئەم زۆر ئاساییە بیگۆڕێ لەگەڵ ڕابەری پێشووی ئێران دەیگو ئامادەیە گفتوگۆی ڕاستەوخۆ بکە یعنی ئەو ئامادەی هەیە بەس بۆ گفتوگۆی ڕاستەوخۆ ڕوو نادە لە بینی ئێران و ئەمریکاش دەکرێت جارە گفتوگۆی ڕاستەوخۆش بێ جاری پێشوو ڕابەر ئەو گفتوگانی پێ باش نەبوو هەچەند ئەمریکا لەم جەنگانە زۆر فێڵی کردو ئێرانیەکانی زۆر سیقایان نییە زۆر جارەڵێ لە پەنای گفتوگوایە لەوە چێ بێ پەلامارێک بدا چونکە ئەمریکەکان زۆرتر باوەڕیان بەوە هەیە مێژووی ئەمریکا شوا بووە بەڵام وەکو باسمان کرد بەڕاستی ئەم دیاردەی ترامپە لە جیهانە هەموو شتێکی گۆڕیوە بە درێژایی مێژوو یەک ڕاستی هەیە بیڵێن ڕاستە هەوڵ دراوە ئاشتی نێودەوڵەتی بەرقەرار بێ لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە بە تایبەتی بەڵام جەلێزانی دنیا لە هەر شوێنێک هاویستی بێتیان خۆیان سەپاندووە مافی ڤیتۆ بەکارهێنانی مافی ڤیتۆ خۆ سەپاندن نییە بە قەولی کوردی جۆرێک لە کەڵەگای نییە بەسەر کۆمەڵگای نێودەوڵەتیەوە باشە ئەمانە ئەندامی دائیمی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتین ئەمە جۆرێککە لە ستەم و خۆسەپاندن نییە ئەنجا وڵاتانەی هێزیان هەیە هەموو دەسەڵاتێکیان هەیە بۆ نمونە ئەگە کورد داوای مافی خۆی بکا لە تورکیا ئەمە تیرۆریستە لەبەرەوەی تورکیا دەوڵەتێکی بەهێزە دۆستی ئەمریکا پشتگیریەکە ئەیکوا مافی گەلان کۆریای باکوور مافی مرۆڤ چیتیایە دیموکراسیە چیتیایە ترامپ بەچێ لەگەڵ سەرۆکی کۆریای باکووردانیشە و لەبەرەوەی هێزی هەیە مەرحەبایەکە دۆستایەتیەکە یان ئێستا دنیاوای لێ هاتووە هەروەکو چۆن لە سەردەمی جاهلیە زوهێری کوڕی ئەبی سەلمای ئەڵێ پێش ئیسلام ئەڵێ ومن لم يزل عن حوضه بسلاحه يهدم ومن لا يظلم الناس يظلمي ئەڵێ کۆمەلگاکە ئێمە وایە هەر کەسێک پارێزگاری لەبوونی خۆی نەکا بەهێز بە چەک لە ناوچ هەر کەسێک زوڵم لە خەڵک نەکا زوڵمی لێکرێ ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی جارێککە گەڕاوەتەوە بۆ چەند هەزار ساڵ بەر لە ئێستا کاک کێ هێزیە بێخۆی سەپێنێ دوجار ئەگەر گەلانی ئێران بە گەلی کوردیشەوە کە ئەمە گرنگە بۆ ئێمە و بۆ خەڵکیش ئەمە لێکیان هەبوو بێ ئەو ڕژێمە دەڕوخێ و گۆڕانکاری دەبێ و دیموکراسی دێتە پێشەوە ئەوان ڕزگاریان دەبێت بەم ڕێککەوتنەی ئەمریکا لەگەڵ ئێرانە ئێران جارێککە زیندووە بێتەوە بەهێزە بێتەوە هیوا ئاواتی هەموو ئەوانەی کە لە ناو ئێرانە پێیان وا بوو گۆڕانکاریە بێ و سیستمێکی دیموکراسی دە هەمووی لەبەی نەچێ یعنی باکسەوە ئەوانە زەرمەند بوون ئێرانی پێ بەهێزترە بێ بەڵێ گومانی تیانی کەمایەوە بەهێزترە بێت لەبەرەوە من پێم وایە ئێستا بارودۆخەکە بەرەوە ئەڕوا کە پێویستە ئەگەر بۆ کاتیش بێ دانوسان و گفتوگۆکان دەست پێ بکە بەڵام لەگەڵەوەشە ئەگەری بەردەوامی شەڕەکار هەیە و هەردوو لە هەرخواان ئامادە کردو و ترامپ باسی لەوەشیە کرد کە ئەمە ئەم ڕۆیەکێک لە تەسریحەکانی یاکێکە لەوانەیە کە زۆرترین تەسریحەکە ئەڵێ و زۆر لێدوانی زۆرە ئەڵێ ئێران ئەو کەشتیانەی هەیە کە مینەچێنن لە ناو دەریا باسی عادەتێکی کریا 12 و 22 ئەڵەوەندەی هەیە کە مینەچێنێ لە گەروی هورمز ینی شێکی قورسە خەتەرە مەترسیدارە ئێران کێموتیم پێم سێرەوانەی بۆ چییە کەس هەمووی نییە ینی کەنەوە توانێت مشکلە دروستکە ئەمە ئێوێ بەگوێی خەڵقیابا بۆەوەی بارودۆخی وزەی جیهانی خراپتر نەبێ ئێمە ئامادەین ئەم گفتوگۆ دانوسانە سوپاس دەکەم مامۆستا مەسعود بینەوە خزمەت بەڕێز سەبارەت بە لێکەوتەی ئەم جەنگە لەسەر کورد یاخود لەسەر بزوتنەوەی کوردایەتی لەسەر بڵین لانی نەتەوەی و ئاینی گەلی کورد دوای قسە لەسەرەوە بکەین کورد چی بکات لە چوار پارچەی کوردستان وەڵڵاهی ئەوەش زۆر گرنگە لە بۆ کوردیانی ئەوە دەبی زۆر بەوردی باسی لێ بکەین ینی خەڵکەکەیە زۆر بە ناڕێکی قسە دەکا ینی شتەچی ئەوەندەی لە پێش چاویتی بەجێرەی ئەوە قسە دەکات ڕاستی سەردەمیەوەی نمایە سەردەمی ئەوەیە زۆر دوور لێک بدرێەوە قوڵ لێک بدەیەوە سەرنجامەکانی لێک بدەیەوە
یعنی ئەوە نابێ ئەمە لەوەش بترسین داخۆ دوو کەس مکافەئەک لە حیزبی دەسەڵات وەرەگری یان بە ئاشکرایان بەنهێنی قسەکی ئێرهابی فکری دەکا ئەمە لەوەی بترسین نا دەبی زۆر وردبین لەو بابەتەی یعنی قسەکمان هەیە لە بۆ هەندێک لە ئیسلامیەکان قسەچمان هەیە هەندێک لە بۆ لە ئەلمانیەکان هەندێک لە ئیسلامیەکان بەجارێک ڕۆژئاوا ڕەت دەکەنەوە نا ئێمەی کورد ڕاستی پێویستمان بە ڕۆژئاواشە ڕۆژئاوا واتە ئەمریکا و ناتۆ و ئەوروپا ئەگەر ئەوان نەبن ئێمەی کوردەوە 30 ساڵە ئێرە دەپارێزنەوە حەقەتە کەواتە دەبی ئەوە ئەو ڕەئیە ڕاست بکرێتەوە چۆن مەسەڵەن ئێستا لە سووریا و تورکیا ئیسلامیەکان تاییدی دەوڵەتەکەی خۆیان دەکەن کە لە کاتێک لەگە ناتۆیە لەگە ئەمریکایە لەگە ڕۆژئاوایە ئەتەنانەت لە سووریا ڕێی سووریا گوتێمە با لەگەر ئیسرائیل ڕێککەین و دژی ئێران ینی ئیسلامیەکانی ناو سووریا مانعیان نەبوو یعنی ئێمەش لە کوردستان بڕک ئاگامان لەو ئیشانە هەبی قسەشمان هەیە لە بۆ ئەلمانیەکان مادام هەست بکەن حرەکات ئەوەی ئێستا لەیان دەدرێ حرەکاتی ئیسلامینە و ینی پێ خۆشحاڵن بەڕاستیەوە زۆر خراپە نا ئێمە پێویستمان بە ڕۆژ ئاوایە لە سەئاستی جیان بەڵام لە سەئاستی ناوچەکەش ئەگەر حرەکاتی ئیسلامی و ئێران تێک بشتێ ڕاستی لێکەوتەی زۆر خراپی دەبی بەسە کورد یعنی ئێمە وردبین لە سەدەی 20 لەبەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەکڕەنگ بوو واتە وڵاتان وفاقەی ئیقلیمیان لە بینێ بوو هەمووی ئەلمانی بوون هەمووی قەومووی بوون هەمووی درێک بوون لەگەر ڕۆژئاوا ئەمریکا دائیمان هاوپەیمانی و ڕێکەوتنەکانیان لەسەر حسابی کورد بوو سعد ئابادی لێ هاتە دی اتفاقی جەزائیری لێ هاتە دی حیلف سنتۆی لێ هاتە دی حیلف بەغدای لێ هاتە دی ئەوانە هەموو دژی کورد بوون وەکوێ کورد حەڵقەی ئاسان بوو کە لە پانتایی هاوبەش یان ئەوەی پێی دەگوترێت تەعاون عەلە الئیثمی والعدوان لەسەرەوە لەسەر کورد بکرێ لە ناوچەکە بەڵام دوایەوەی حرەکاتی ئیسلامی سەر هەڵدەدا لە ناوچەکە ئێران سەر هەڵدەدا درزێکی گەورەکەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەواتە ئێمە ئێستا لە نفوزی ڕۆژئاوا لە ناوچەکەەوە نفوزی ئێران و جەماعەتە ئیسلامیەکان هەناسەکی گەورەمان وەرن کورد یان بزوتنەوەی کوردایەتی زۆر گەشەی کرد ڕاستی ئەنەوە پێویستی بە تەنزیر نییە ڕێکی بێخین هەر خۆی ئیکتیشا هەر خۆی واقعەکە وهایە حەقەیە لایەنی ئیسلامی زۆر قسە لەسەوەی بکە ئێستا ئەو واقعە بگۆڕێ ئەو تەوازنە تێک بچی بە تایبەتی لە سەردەمی ترامپ زۆر گرنگە ئەو قسە چونکە ئیدارەی ترامپ ڕای یانیەگە پرۆژەکەی ئەخیری ترامپ بخوێنینەوە ئەوی 48 لاپەڕەکە بە ناوی ئاسایشی نەتەوەی یان ئەوەی نیوە بازنەی جیهانی تەئیدی مرکزیەتی دەوڵەتەکان دەکات کەواتە ئەو دەوڵەتانەی دێتە جێی ئێران یان ئەوانەی دێتە جێی عێراق ئەوانە دەبنە دەوڵەتی مرکزی کەواتە ئەمە لە عێراق چمان بەسەردی نا ڕئیس جەمهورمان دەمینێت جارشکە نا فیدرالی دەمینێت نا ئەو دەستورە نا ئەو وەزعی پێشمەرگە کاتە دەبی کورد لەو قۆناغیدا هەر چار پارچەی کوردستان و هەر پارچەکی لە ناوخۆ زۆر یەکگرتوبی دەبی ئاگاداربی چە هەنگاوەگرین ئەمە ڕاستە کوردی ڕۆژهەڵات ڕاستی لە مێژە مەغدور و مەزلومن ڕەنگە ئەو لێکدانەوەی مەی نەبی ئەوها بە دوور قۆڵی درێکاکە ئەمن مەزلومم و ئەو دەسەڵاتەم لە کۆربیتەوە دەست ڕاستیەکەی ئێرانیش مافی کوردی نەدایە لەوێن دەرێ کەواتە ڕەنگە حەقی بی لەو کاتە بەڵام کە لێکدانەوە چی گەورە دەکەی فراوان لێک دەدەوە دوور دەبینی ئەوەی باز دەکەی مەسەڵەن کوردی ئێران ڕەنگە لە بۆ 5-6 مانگێک ئەگە ئێران بڕوخێ وەزعەکی دێتە پێشی بەڵام دوایی وەکو لە سووریای بینیمان موامەراتی ئیقلیمی زۆر زوو ئامادە دەبی ئەو کاتی تاهران و ئەنقەرە و دیمەشق و بەغدای نوێ و وڵاتانی کەندا و یەکڕەئی دەبن کە یەکڕەئی بوون ترامپ و ئەوانە ڕاستی لەگەر ئەوانەدانە لەگە ئەقەلیات دانینە ئێمەی کورد لەبەر هەندێ موامەرەکی یەکجار زۆر گەورە دەکەوتە سەرشتانمان دەبی زۆر وردبین ئەو مەوزوع بڕک تەفاسیلی زۆرە هیوادارم هاوکارمان بن جەنابی کاکدارا و مامۆستا ئیبراهیم لەو مەوزوعی زیاتر ئەوانیش ڕوونی کەنەوە کە پێشچاوڕوونیەک لە بۆ خەڵکی کوردی لەوەی نەترسێن داخوا نەفەرەکەم دووبارەی دەکەمەوە یان سوودمەندە یان ئاگای لە هیچ نییە یان تا ڕادەیەک سەرخۆشە
قسە و گفتوگۆ دەکا و بە کەیف خۆی ڕادۆشی نا ئەوەی ئێمە دەرین مەوزوعەتی استراتیجیا عیلاقەی بە ئەمنی قەومی کوردیە هیچ عیلاقەی بە ئێران و عێراق و تورکیان ئەم بخۆم لاو پەڕی بێمنەتی قسە دەکەم لەوەی ناترسم داخۆ یەک درارەوە چێوە مەتەی چکە قسەچیان لەسەر کاکدارای نووسی بوو لەو ڕۆژانە نا ئەوە عاقلانیەتە کە باسی مستەقبەلی کوردستان دەکرێت ئێمە بە هیچ ناوعەکی منەتمان بۆینە داخۆ یەکتی هەمراوە ئەوتە هەرچی وەسیقەچیان هەیە با لەسەرمە بڵاوکەنەوە ئەمە نە ئێرانیەکی دەناسی نە عێراقیەک نە تورکیاک بەڵام پرسی استراتیجیەتی ئەمنی قەومی کوردی دەبی متەڕەدید نەبی نابی بە هیچ جۆرێک شەرم بکەین و حقەتەکەی باس بەڵێ مامۆستا بەس هەشە وابی دەکات دەڵێ گەر ئێران بڕوخێ ئەو کاتە کورد لە عێراق بەهێزتر دەبێ و لەوێش لە ئێران بڵین ئەگەر بڕوخێ لەوێ دەچێتە ناوەندی دەسەڵات کاریگەری زیاتر دەبێ وڵایەوە لە چوارچێوەی ئەو بێ استراتیجیەتەیە کە سەرکردایەتی کورد زۆر جار بە خۆدزانی ئابووری سەربەخۆ ڕیفراندۆم نەوت دەرکردن لایەنگری هەندێک لایەنی قەومی لە عێراق دەزانی ئەمە زۆر ڕوونە ئێستا ئەمە ئەگەر لە عێراق با لە نمونە عێراق برین کاکە ئەوەی کە تەئیدی دەستوری عێراقی کرد کە فیدرالی تێدابی لایەنە ئیسلامیەکان بوون لایەنە ئیسلامی شیعەبیە و جاهەرچی لایەک بی یعنی ئەمە لە ڕوانگەی مەکە باسی ئەمنی قەومی کوردی دەکەین ئەمە باسی حرەکاتی ئیسلامی دەکەین شیعەیان سوننێ هەرچیەوە زۆر گرنگ نییە کاکە کە مام جەلال بووە ڕئیس جەمهور هەر ئیسلامیەکان دەنجیاندایە چ شیعەیە چ سونێ لایەنی قەومی و سونی و بەعسی و ئەوانەی کە خەتی قەومینە خەتی عەلمە بەڕاستی دەنجیان نەدانێ نەدەنجیاندا دەستورە کاکە ئەوانە ئێستا وا دیارە لە پێشچاومان هەرا سەرۆکی پەرلەمانی ئێستا تەمەشاکەی بەغدا یعنی ئەوانە بێنە سەر حکوم یان بەعسیەکان وتە لێرەنە بەعسیەکانی ئێستاش باوەڕیان بە ئەنفالەیە ئێستاش باوەڕیان بەو فیدرالی نییە باوەڕیان بۆ یەکە حکمی زاتێک بدرێتە کوردستان و بەس دەزانی ئەمە با قسە چی بکەین ئەو وڵاتانەی وەکو تورکیا و ئوردن و وڵاتانی خەلیج کە لە عێراق تووڕەنە لەساوی دەرنەوە چێت و ڕئیس جەمهورێکی عەجەمیت دانایە بەو نەسەی عەجەمی یعنی ئاگامان لێبی ئەوانە بێنە سەر حکوم چکە لەبەرچی ئەوانە دێن کاکە ئەو مەجلیسەی کە ترەمپێکی نایەناوی لێنایە مەجلیسی سلم ئەوانە نا جەماعەتی ئەوانە دێنە سەر حکم چ لە ئێران چ لە عێراق لەبەر هەندێک زۆر حەساسە من دووباری دەکەمەوە ڕەنگە کوردستانی ئێران ماوەکی کەم کورد شتێکی بێتە بەردەستی بەڵام دوایی شەپۆڵک مەعامەرەی لەسەر دەکرێ ڕەنگە تورکیا تەدەخول بکە ڕەنگە ترامپ ڕازی بی یعنی ئەو قسانەمان عەلەقەل لە سەردەمی ترامپ ڕاستە ڕەنگە لە سەردەمی ڕئیس جەمهورشکەی ئەمریکای نەوع قسە و گفتوگۆیشکە بکەین لەبارەی وەڵامی ئەو پرسیارە سوپاس دەکەم مامۆستا کاوی تۆری برامیمەوە خزمەت بەڕێز دەگە شتێک کتێبێ لەسەر کورد دوایش ئێستا وەزیری دەرەوەی ئەمریکا مارکۆ ڕۆبیۆ قسەی کردووە دەڵێ ئەوروپیەکان دەڵێن شەڕی ئێران شەڕی ئێمە نیە دەڵێ ئێمەش دەڵێن لە مەودووە شەڕی ئوکرانیا شەڕی ئێمە نیە ئەم بڕین دوای ئەمە وا دەکات شەڕی ئوکرانیاش بەلایەکدا بکەوێت جا ڕێکەوتنی ئوکرانیا و رووسیا بێ یاخود پێشڕەوی رووسیا بێ لەسەر کوردیش چۆن بڵین خۆی بپارێزێ لە ڕاستیدا بۆ کورد بۆ ئەوە شتێکی زۆر ئازار بەخشە کە ئێمە وەکوونەتەوەیەکی لە ناوچە خۆڕاتی ناوەڕاستوە تاوەکو ئێستا کێشەکەمان چارەسەر نەبوو بێت دەوڵەتی وەسە ساڵە ئێمە دەریاک لە خوێن و خەباتێکی دوور و درێژمان کردووە بەڕاستی ئێستاش باردۆخەکەمان ئاوای کە دەیبینی ئێستا بەڵام بۆ گۆڕانکاری بەرەو پێشچوونی سیاسی نەتەوەیی لەسەر بۆ هەموو گەرانێک لەسەر دوو ئاراستی سەرێکی وەستاوە ئاراستەیەکیان بریتێ لە بەرەو پێشچوونی ناوخۆیی بکەری ناوخۆیی کە پێم وایە ئەمەیان بۆ کورد لە ئێستادا دەبینرێت کە ئێمە چەندێک کاریگەری نواتە وەکو کورد لە ئێران و لە تورکیا و لە سووریا و لە عێراقیش کە بارودۆخمان چۆنە کە بارودۆخێکی ناسەقامگیر و لە ئاسی پێویستدانێ بەداخەوە دەڵێم بریا لە ئاسی پێویستدا بووە ئاراستەیەکی تر بەڕێستێ لە ئاراسی دەرەکی ئاراسی دەرەکیش ئێستا خۆی لە وڵاتی گورتوەکانی ئەمریکادا قەتیس کردووە واتە وڵاتی گورتوەکانی ئەمریکا ترامپ چۆن لە بارودۆخەکان بڕوانێت و ئاراسی بکات بەو شێوازە مامەڵی لەگەڵدا دەکرێت ئەگەر بێت و سەیرێکی وتارەکانی دۆناڵد ترامپ بکەی واتە لەو کاتێک کە جەنگ دەستی پێکرد و یا پێشەوەی کە جەنگ دەستی پێکرد هەتاوەکو ئێستا بێت لەسەر ئەساسی دیسکۆرس ئەنالیسیس واتە لەسەر ئەساسی تحلیلی خیتاب شیکاری وتارەکانی ترامپ بکەی دەبینیت
کەمترین باسی دیموکراسی دەکات باسیشی نەکردووە باسی ئازادی گەلانی نەکردو باسی مافی مرۆڤی نەکردو باسی ئەوەی نەکردو نەتەوەیەکەیە کە پێویستەکە مافی جاری خۆنووسینی هەبێ لەم جەنگەدا بۆیە لە هەموو ئەو بەهایانەی کە پێویستە کورد پێویستێتی لە ناوچی خۆڕڵاتی ناوەڕاستدا بۆ لەم بارودۆخەشدا ترامپ هیچ کاتێک بەلایەمان دەناچواتە خیتابەکان و گوتارەکان و استراتیژ و سیاسەتی وڵاتی گرتوەکانی ئەمریکا ناوچی خۆڕڵاتی ناوەڕاست خاڵیە لەو ڕەهەندە سەرکیانەی کە کورد پێویستی لە ناوچی خۆڕڵاتی ناوەڕاست سەبارەت بە قسەکەی مارکۆ ڕۆبیۆ فعلا لە ڕووی کرداریەوە لە ڕووی ریالیستیکیەوە تەواوە قسەکەی تەواوە دەڵێت بۆچی ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا کە لە پاڵ ئۆکرانیان کەمتر لە ئێمە بەرپرسیارەتی لە جەنگی ئۆکرانیا وەربگرین بۆچی ئێمە بێن شەڕی ئۆکرانیای بۆ بکەین و ئەوان نێن شەڕی ئێران بۆ ئێمە بکەن ڕاستە بەڵام جیاوازیەکەی لەوەدایە ئەمین شەڕی ئۆکراینایە لە سەردەمێکا بۆ کە ترامپ لەوێ نەبووە ئەمە خاڵێکی تر کە ترامپ چوە شەڕی ئێرانی کردو نەهاتووە پرس بە دەوڵەتانی ئەوروپا بکات لە ڕێگەی ناوەتەوە ئەمە بکات بەڵێ ئەوروپیەکان بەشێک بوون لە دانوستانی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران بەڵام بەشێک نەبوون لەم ئاڵۆزیە و تەسعیدێکی ئێستا لە ناوچی خۆڕڵاتی ناوەڕاستدا هەیە و ئەوان بە شەڕی خۆشیان نازانن بۆ چونکە ئەزانن کاتێک کە ترامپ بڕیاریدا چارەسەری بکە هیچ کاتێک پرس و ڕاوێژ بە ئەمان ناکات بۆیە فعلا قسەکەی مارکۆ ڕۆبیۆ ئەوە دەگەیەنێت کە لە دوای جەنگ و لە سەرەتای قسەکانشم ئاماژەم پێکرد مامۆسایانی بەڕێزی ئاماژیان پێکرد کە دوای ئەم جەنگە پاش ئەم جەنگە هاوکێشە سیاسیەکان پەیوەندێنەوە دەوڵەتیەکان شێوازێکی تر بەخۆیەوە دەبینێت و هاوپەیمانێتی نوێ سەر هەڵدەداتەوەکو ئاماژەم پێکرد ئێستا دەنێکی بەهێزێ لە بەریتانیا کە لە دەرەوەی هەدۆ دەرەوەی یەکێتی ئەوروپا دیسانەوە بگەڕێتەوە ڕاپرسی بکرێ هەوڵ ئەوە بدەن ڕاپرسی بکرد لە ئایندەدا بگەڕنەوە ناوێکێتی ئەوروپا چونکە مەسیریان یەکە بەرژەوەندیان یەکە و لە ئاسایشیشان لە مەترسیدایە بۆیم پێم وایە لە دوای ئەم جەنگەوە ئەم قسانی کە مارکۆ ڕۆبیۆ دەیکا ئەو قسانی کە ترامپ دەیکا لە ئەرزی واقعدا سەر لە نوێ داڕشتنەوە دەکرێت بۆ پەیوەندەکانی ئەم دەوڵەتانە بە خۆڕڵاتی ناوەڕاستەوە ئەم دەوڵەتانە بە ترامپیشەوە سوپاس دەکەین دوای دێمەوە خزمەت وەکو دواوە تەشت کە دکتۆر دخولەکمە بۆ بەڕێزت لەسەر کورد و ینی چۆن خۆپارێزی و ئەم جەنگە چۆن لە بەرژەوەندی کورد تەواو ببێ کورتی چی بکە ئەمەی بۆ ئێمە گرینگە لەم ناوچەیە لە ڕاستی ئەم خاڵەیە ئێمە وەکو کورد کە نەتەوەیەکین لەم جیهانە تا ئێستا نەمانتوانیەوە مافی چارەنووسی خۆمان دیاری بکەین و ئەم هەموو سیستمەی بۆ پارێزی مافی گەلان دانرا لە دوای جەنگی جیهانی دووەمەوە نەیتوانی مافەکانی ئێمە دەستبەردار بکەن و سیستمە جیهانیەکەش هەر لە جەنگی جیهانیەکەمەوە بەرپرسیارە لە بەشبەشکردنی کوردستان و پارچە پارچەکردنی کە بەداخەوە خەڵکی ئێمە بە عاتیفە ئیشەکە بە عەقڵ بە دراسات بە لێکۆڵینەوە ئیش ناکە خوێندنەوەی بۆ مێژوو نییە تا ئێستاش خەڵکی ئێمە عوسمانیەکان بە داگیرکەر دەزانێ نەک ئینگلیز نازانێت کوردستان لە سەردەمی عوسمانیەکانە دوولەت و سێلەت و پێنجلەت نەبووە وە کورد ئیمارەتەکانی هەبووە وە کورد خاوەنی کیانی خۆی بووە لە هەندێک فترەی زۆر کەم نەبێت تورک نەهاتووە لە لادێ و شار و گوندەکانە خەڵک ڕاپێچکا و ئەنفالیکا و بیخاتە زیندانەوە مەبەستم پێ یەک شتە ئێمە بە کورتیە ئێمە لەگەڵەوەین کە چۆن مافەکانی خەڵکی کوردستان دەسەبەر بێ سیستمی نوێی جیهانی ئێستا و ئەمریکا وەکو دکتۆر گرایمیش باسی کرد لەگەڵەوە نین کە نەخشەی ناوچەکە بگۆڕێ و باشکراژ نوێنەرەکەی ترامپەڵەیە کوردەکان بار کەسە لەگەڵ وڵاتەکەی خۆیە کێشەکەی خۆی چارەسەرکە کەوا بێ ئێمە ئەمریکا لەگەڵ ئەوە نییە شتێکی جیاواز بۆ کورد بکە ئێمە لە کوردستانە لێرە لە کوردستانی با بڵێن باشوور هەرێمی کوردستان ئێستا لەگەڵ بەغدا کۆمەڵێک مافمان پارێزراوە مەرج نییە لە باشی بەغداش بوو بەڵام ئێمە لەگەڵ شیعە لە بەرەوەی شیعە خۆی بە مەزلوم مەزانێ و فعلاً دەزانێ عراقیان پێ بەڕێوە ناچێ بە تەنیا بە بێ کورد ئامادە بۆ کۆمەڵێک شت بکەن یعنی باوەڕت ببێ ناردنی ئەو موچە و پارەی کە ساڵانە و مانگانە نردویانە بەشێک لە هۆکارەکەی ئەوە بووە کە دانەیە کورد وەکو هاوپەیمانی ئەوان بمێنێتەوە عەرە بە شۆڤێنیەکان
عربە سونەکان ئەگەر تعبیرەکە دروست بێ بە هیچ زۆری نان لەگەڵەوە نەبوون. ئێستاش ئەگەر عێراق بەرەو عێراقێکی مرکزی بچێ چکان دێک کەس کە ئێمە وا قساکەین وازانێ ئێمە جاشی ئێران و عێراقین. من وەکو خۆم جاشی هیچ کەس نیم و بێمنەتیشم لە هەر هەمویان و منەش زانم ئەو ڕژەمانە هەمویان کوردیان کوشتووە و هەمووشیان ستەمیان کردووە، بەڵام لە بەرژەوەندی کورد نییە ئێستا گۆڕانکاری لەم سیستمەی ئەمڕۆی عێراقا بێ و من بە مەترسی گەورەشیە بینم گۆڕانکاری ببێ فیدراالێکەشمان لەبین دەچێت و بە هەمان شێوەش بۆ کوردانی ڕۆژهەڵات لەم بارودۆخەی ئێستا کە خۆشیان بەشێکیان جارێت چەپن پیان وایە ئەوە سیستمی ترامپ سیستمێکی دیموکراسی وێرانکەرە کە هیچ بەدیلێکی ڕوون نییە. کەسانێک دێن کە لەو ڕژێمەی ئێستا ئێران زۆر خراپترن بۆ کورد، بارودۆخەکە سەختتر و خراپتر دەبێت بۆ کورد لە ڕۆژهەڵاتیش و لە باشووریش نەک بەرەو باشتر ببێ. کاتێک کە ئێمە بە عاتیفە ئیش ناکەین، بە عەقلیشەکەین، بە دراساتیشەکەین، پیان وایە ئێمە لە بەرژەوەندی کوردیش ناکەین. بۆ کورد وا باشە لەم جەنگە خۆی بپارێزێ. ئەم جەنگە وڵاتە جلهێزەکانی دنیا فەڕەنسا، بەریتانیا، ئەمریکا، ئیتالیا، ئیسپانیا خۆیان بە بێلایەن وڵاتەکانی دراوسێی ئێران وەکو ئازربایجان و کێوکێ هەوڵ بەڕەسمی ڕایگەیەنین بێلایەنین. کورد چۆن نەچێتە جەنگێکەوە کە لە بەرژەوەندی نییەوە کە ناشزانێ دەرەنجامەکەی چییە؟ سوپاس دەکەم مامۆستا مەسعود، ئەگەر شتێکت مابێ خولەکێکیش بۆ بەڕێزت لەسەر جەنگەکە و داهاتووی ناوچەکە. سوپاس دەکەم. وڵی ئەگە پەیامەکەی عەبدوڵڵا ئۆجەلان لە نەورۆز تا ڕاتەیەک ئەم جێم لێ ڕاگرت باس لەوەی کرد کە کورد لە ناوچەکە نەبتا کێشە لەگەم، یعنی شتەکەی بڕک جوان بوو. هەستم کرد تەوجی هەکە لەو تەوجیانەی وەکو ئێمە چۆن ئێستا قسە دەکەین ئەوە ئێمە دەبی ئەگەر ڕێککەوی کورد لە کوردستانی ئێران ئەو جارە بە تەریقەتی ئاشتی دەست درێژ بکەن و ئێرانیش لەو مەغروریەتەی خۆی بێتە سەر خوارجکە. لە ساڵی 1970 لە بیرمە دکتۆر قاسملۆ بەڕەحمەت بی کە پیاوەکی زۆر عاقل بوو شەڕی یەکلایەنەی ڕاگرت لە شەڕی ئێران و عێراق، بەڵام ئێران هیچ جوابی نەداوە. یعنی ئێستا کات و ساتی ئەوەیە هەرێمی کوردستان سەرکردە ئیسلامیەکان و سەرکردەکانی کورد لە باشوور نێوبژیەک لە بینی کورد و کوردی ئێران و تەهران بکەن. یعنی ئەوە بە ئەسهەلترینە نەها. ئەمە نمونەکمان هەیە پارتی دیموکراتی کوردستان لە پاش ڕاپەڕین لە بۆ خۆی پەیوەندێکی لەگە عێراق کرد. خۆ عێراق ئەنفال و کیمیا و چی خراپە بەمەی کرد، بەڵام پەیوەندێکی کرد. لە کۆتاییدا کە عێراقیش ڕوخا لەو پەیوەندێت زەرەری نەکرد، هەم هەرێمی کوردستان تا ڕاتەیەک پارێزرا، هەم خۆشی قازانجی کرد. ئەو شێوازە پەیوەندیە باشترە. ئەوە مەم داوای ئەوەی لەوە ناکەین کە کورد پەیوەندی لەگە ئێران بکاتەوە و قەتعی عیلاقە لەگەر ئەمریکا ئەوەکە نانە هەمووی پێویستە. یعنی لەبەر هەندێم دەرێم لەو قۆناغەیدا سەرکردەی زۆر حەچیمان پێویستە و یەکگرتنی کوردیشمان پێویستە هەتا دەرفەتەکان بقۆزینەوە و لە مەترسیەکانیش خۆمان لاتێ. دکتۆر ئیبراهیم ئەگەر نیو خولەک بۆ بەڕێز تووکە کاتم تەواو بوو، ئەگەر شتێکت ماوێ سوپاس دەکەم. وەڵام هێرەوەندە دەڵام جەنگە جەنگی ئێمە نییە، جەنگی کورد نییە. پێم وایە هەر ئاڵۆزێک لە ناوچە خۆڕاتی ناوڕاست لەم کاتەدا زەرەر و زیانێکی گەورەی بۆ عێراق هەبێ ئەو کاتە کورد لە هەمویان زەرمەندتر دەبێت، چونکە ئێمە سەر ڕای جێبەجێ نەبوونی دەستور فیدراڵەتی لە دەستوردا هەیە بە شێوازێکی هەمیشەییە. هەر گۆڕانێک بکرێت لە عێراقدا بێت و هۆی ئەوەی کەوا دەستوری عێراق بگۆڕێت مافی کورد لە باشوور لە هەرێمی کوردستان دەکەوێتە مەترسیەوە. بۆی باشترین حاڵەت بۆ کورد ئەوەیە ئەم جەنگە کە جەنگی ئەو نییە، پارێزگاری لەوەی کە هەیە ئێستا بکرێت تا کودون ئەمە. بەڵێ سوپاس دەکەین کاوی تۆری. ئینشاڵڵا لە ڕۆژانی داهاتووش لە خزمەت جەناب و مامۆستا مەسعود و کاوی تۆریش دەبین. سوپاسان دەکەین، سوپاسی ئامادەبوونتان دەکەین دکتۆر ئیبراهیم محەممەد و مامۆستا مەسعود عەبدولخالق و دکتۆر دارا محەممەد ئەمی. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم. خواتان لەگەڵ.